بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاوی خواتان لەبێ بینەرانی عەزیز و خۆشەویست لە هەر شوێنێک بینەرمانن خۆشحاڵین ئەمڕۆژ هاتوینەتەوە بۆلاتان لەگەڵ هاوکارم شوان کۆمەڵە بورگە و بابەتتان پێشکەش دەکەین هیوادارین ڕۆژێکی باشتان هەبێ و بینەری سەرجەم بورگەکانی ئەمڕۆمان بێت. زۆر سپاس هۆنیا بەناوی خی گەورە و میهرەبان ئایزان سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ هەڵ دەدەین باس لە کێشە و گرفتەکانی کەرتی خوێندنی باڵا لە ڕووی زانستی وەروە ئیداری و وەروە کۆمەڵێک بابەتی پێوەست بە کێشە و گرفتی مامۆستایان و فەرمانبەرانیش لەو کەرتەدا لە وەزارەتی خوێندنی باڵا لە مامۆستایانی زانکۆ کە هەیەە شرۆڤەی بابەت و داخوازیەکانیان بکەین بەتابەت ئێستا بەداخەوە بەشێک لە زانکۆکان دەرگاکانیان دادەخرێ یاخۆت بایکۆت لە هۆڵەکانی خوێندن و کاتی تاقیکردنەوەی گرفت بۆ خوێندکاران دروستە بێ بۆ مامۆستاش داوای داواخوازیە ڕەواکانی خۆیان دەکەن. بەڵێت تەوەرێکی ترمان هەیە کە تەوەری دووەمە باس لە هۆکارەکانی زیادبوونی تاوانەکانی کوشتن دەکەین لە دوای مانگی ڕەمەزانەوە وەک لە ئامارانەی بڵاو کرایەوە 15 کەس بە هۆکاری جیاواز گیانیان لەدەستدا و کوژراون بەداخەوە ئەم هەواڵانە ڕۆژانە لە سۆشیال میدیا لە میدیاکانەوە دەبیستین و ڕۆژ نییە هەنێک لەو ڕووداوانە ڕوونەدەن و دڵتەگمان نەکەن بۆیە باس لە هۆکارەکانی زیادبوونی ئەم تاوانانە دەکەین هۆکارەکەی بۆچی دەگەڕێتەوە چ لێکەوتەیەک دروست دەکات لە کۆمەلگادا و پێویستە چی هەنگاوێک بدرێ بۆ کەمکردنەوەی ئەم بابەتانە. بەڵێ بابەتێکی تریش هەر پێوەست بە بابەتی داخوازیەکان لە هەرێمی کوردستانەویش دەربڕینی یان ئازادی ڕادەربڕینە لە کۆتاییدا هەمووان دەبێت لە چوارچێوەی یاسا و هەروەها بە پێ و ڕێنمایانەی کە هەیە داخوازی و داواکاریەکانی خۆیان بگێن بەڵام لەگەڵەوەشە ئەو کەسانەی یاخودە و لایەنانەی و چالاکانەی کە داخوازی و داواکاری ڕەواکانی خۆیان بە پێ ڕێنمایەکان و لە چوارچێوەی چالاکیەکی مەدەنی و ئاشتیانەیە داخوازی داواکاریەکان دەگەن بەڵام لەلایەن دەسەڵاتدارانەوە بە شێوازێکی زۆر تون مامەڵیان لەگەڵ دەکرێت تا حەدی کوشتن ڕفاندن وەروە ئازاردان. بابزانین ئاستی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان لە چیدایە وەروە بۆچی بەم شێوەیە مامەڵە لەگەڵ ئەو کەسانەیە دەکرێت کە داخوازی و داواکاری ڕەوای خۆیان داوا دەکەن. وەک هەمیشە سەرەتا دەچینە لای پێشبینیەکانی کەشوهاو و دواتر دەگەڕێنە وڵاتان. ئەزیزان خۆشبەختانە ئێستا ئافرەتان توانیویانە لەسەر پێەکانی خۆیان بۆسن ئەو بەهرانی کە هەیەە لە هەر بوارێکا بێت دەری بخەن بۆ ئەوەی کاری و پرۆژی خۆیان هەبێت جا هەر لە هەر شتێکەوە بێ لە هەر بەهرەیەکەوە بێ کە هەیەە. خانمێکمان هەیە کە لە کەلار دوکانێکی ترشات بەڕێوە دەبا و ترشات دەفرۆشێت و خاوەنی کاری خۆیەتی دیمەنێکمان هەیە سەبارەت بۆ بابەتە لە کەلار بابێکەوە بینەری ئەو دیمەنە بێت.
ناوچی من محەممەدا دانیشتوی شاری کەلارم پیشەم ترشیات فرۆشیە لەم دوکانە کارەکەم لە ساڵی 2020 من دەستم کرد بە ئەم ئیشە طبعا دوای وەفاتی باوکم من ئەم دوکانە 20 ساڵە هەبووە لەیرا باوکم ئیشی لەسەر کرد کە باوکم لە 2020 وەفاتی کرد من لە دوای وەفاتی باوکم جارێکی تر دوکانەکە هاتمە سەر دوکانەکە لە دوای ئەو دەستم کردەوە بە ئیشکردن لە دوکانەکە بەڕاستی شتەکانمان لێرە لەم دوکانە وەکو ترشیاتەکان خۆم دروستیەکەم ترشیاتی زەردمان هەیە سوورمان هەیە و ڕبە هەنارم و دەبەستمان هەیە ئەمانە هەمویان دەستکردن بەڵام زەیتونەکان هەمووی هاوردەی وڵاتانی ترن بۆمانێت جارێکی تر لێرە دەستکاریکردنیان گەرەکە ڕاستی هەیە زۆر ترشە و هەمانە زۆر سوێرە ئەبێ وای لێ بکەین تا بەدڵی مشتریەکانمان بێ بەڕاستی من لەوەتی لێرەم ئاسوودەم لەگەڵ ئیشەکە چونکە بژێوی ژیانمانی لەسرە توانیومە خۆم ڕابێنم لەگەڵ ئیشەکە وەکو مشتریەکان ڕازی بوون بە ئیشەکانی من و هاندەریشم بوون کە من وازل ئیشەکە نێن و دەستخۆشیان لێ کردوم لە دوای وەفاتی باوکم من نەمیێشتۆ دوکانەکە دابەخرێت و جارێکی تر من لە دوکانەکە توانیومە ئیشەکانی باوکم لە دوای باوکم من گرنگی پێ بدەم و نێڵم دوکانەکە دابەخرێ بەڵێزان بەیانیان بۆی زیاتر دڵ و دەروونمان ئارام بێ و هەروەها تۆزێک بە ئارامی بچینە نێو کێشەکانی ژیان و جەنجاڵیانەی چاوەڕێمانەکە هەمیشە پێویستمان بۆ یەکەمێ خۆمان ئارام بکەینەوە گوێ لە سرودێکی ئاینیە گرین و دواتریش لەگەڵتان بەردەوامە بین. نسألك يا من هو الله الذي لا إله إلا هو الرحمن الرحيم الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر الخالق البارئ المصور الغفار القهار الوهاب الرزاق
یەک لەو لایەنانەی کە پێویستە لە جیهاندا پەرەی پێ بدرێ ئەویش لایەنی خوێندنە. لە هەموو جیهاندا لە ئێستا کار دەکرێت لەسەر بەرزکردنەوەی ئاستی زانستی و پێشکەوتنی زانست و دۆزینەوەی ئەو لایەنە شارەوانەی کە هەیە لە ڕێی زانستەوە بەڕاستی گرنگی پێدەدرێت. بەڵام بەداخەوە ئەوەی لە کوردستان دەیبینین نەک ئەوەیە کە پێش ناخرێت بەڵکو پەک دەخرێت و ناتوانرێت داوامی ئاسایی بکرێت وەکو هەموو ئەم ساڵانی ڕابردوو ئەویش بەهۆی کۆمەڵێک گرفتەوە. ئەمڕۆ دەمانەوێت تاوتوێی ئەو گرفتانە بکەین کە خوێندنی باڵا هەیەی لە کوردستان. هەر بە نمونە کە دوێنێ بینیمان دەرگای زانکۆی سلێمانی داخرا و قفڵی لێدرا لەلایەن فەرمانبەران و مامۆستایانەوە ئەویش بە داواکاری ئەوەی کە کەمترین داواکاریان موچێ و دەیانەوێت شکۆ بۆ زانکۆ بگەڕێتەوە بۆ خوێندن بگەڕێتەوە چونکە ناکرێت بەردەوام ئەم کێشانە سەر هەڵبدانەوە و خوێندن پەک بخرێت. بۆیە ئەمڕۆ تاوتوێن بابەتە دەکەین بە هەمان شێوە لە ڕانیە گربوونەوە ئەنجام درراوە لەلایەن مامۆستایان و فەرمانبەران دەچینە ڕانیە و میوانێکمان لەوێ ئامادەیە کە ئەویش زۆر بەڕێز مامۆستا توانە قادر خەلەکانیە لەوێ. سڵاوتان لێبێ ئەگەر مامۆستا گوێت لە دەنگم بێت و باسی ئەو گربوونەوەیمان بۆ بکەن کە ئەمڕۆ یەکەم ڕۆژتانە و داواکاریەکانتان چییە؟ بەڵێ سڵاوی خی گەورە لە ئێوە بینەرانی بەڕێز و خۆشەویستیش لە ڕاستیدا یەکەم ڕۆژمان نییە ئێمە کە گربوونەوە و چالەشیمان دەبێت ئەوە ڕۆژی چەندە هەمینە بەڵام هەر ڕۆژە و بە شێوازێکی جیاواز بووە ئەوەی ئەوڕۆ لە بەردەم زانکۆی بە بەشداری مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆمان و بەنیازشین کە بەشێک لە ژینگە پارێزان کە ئەوانیش بەشێکن لە چینەما فراوەکانی کۆمەلگا بەشدار بن لەگەڵماندا لە چالەشەکانی دواترماندا. لە ڕاستیدا چالەشەکانی ئێمە یانان هەڵوێستەکانمان زیاتر پێوەستە بەو نائەدالەتی و نادادیەکە لە کۆمەلگەی کوردیدا و لەلایەن دەسەڵاتی کوردیەوە پێ ڕەو دەکرێت بەتایبەتیش کە نائەدالەتی و نادادیەکە گەیشتۆتە ئاستێک کە بۆ جۆرێک لە بێڕێزی و بێڕێزیش بە سەرجە بچینەکانی کۆمەلگا لە نێویشیان دەبرستین ئاستی سەقافی کۆمەلگا کە بریتێ لە ناوەندی زانکۆکان. مامۆستا توانە بە شێوازێکی گشتی لە زۆربەی زانکۆکان لە سلێمانی لە هەڵابجە لە گەرمیان لە دەڤەری ڕاپەڕین مامۆستایان و فەرمانبەران دەوام ناکەن یاخود داواکاری کۆمەڵێک داواکاریان هەیە. گرفتەکە تەنها لەوەیە موچەی وەزارەتی خوێندنی باڵا دواکەوتۆ یاخود لە پاڵ نەبوونی موچەش کۆمەڵێک گرفتی تری ئیداری بۆ مامۆستایان و فەرمانبەران دروست کراون. بەڵێ لە ڕاستیدا گرفتەکانی ئێمە زیاد لە گرفتێکە وەکو باقی گرفتەکانی تری چینەکانی تری کۆمەلگا گرفتەکانمان زۆرە و ساڵانی ڕابردوش چالاکی جۆر بە جۆرمان هەبووە سەردانی هەموو لێپرسراوانی ناوچەکە و کار بەدەستانمان کردووە پەیامی جیاجیامان ناردۆ بۆ بەرپرسانی دەسەڵات بەڵام بەداخەوە تا ئێستا هیچ جێکێکان بە شێوەیەکی ڕاستەوخۆ و حەقیقیانە نهاتۆتە سەرخەت. ئەو چالاکیانەی دواییمان کە لە چەند ڕۆژی دواییدا و چەند ڕۆژێک بەر لە جەژن دەستی پێکرد و لە ڕۆژی جەژندا فراوانتر بوو چالاکیەکەمان کە ئێمە وەکو مامۆستایانی زانکۆی ڕاپەڕین و فەرمانبەران ڕۆژی جەژنمان لە بەردەم زانکۆ کردەوە بە هاوبەشی و بە لەکتێگەیشتن لەگەڵ زانکۆکانی تری ئەو سنوورە بەیەکەوە پەیام و هەڵوێستەکانمان دەنوێنین. ئەوان ئەوەی کە ئەو چالاکیانەی کۆتاییمان جیا دەکات لە چالاکانی پێشوەوە بوو کە مای تەقینەوەی چالاکیەکانی دواترمان بریتی بوو لە ئەو بێڕێزیەکە لە دابشکردنی بوو چە دابینیمان مامۆستایانی زانکۆ بەشێک لە وەزارەتەکان کە دەخرێنە کۆتایی قایمەی دابشکردنی موچەوە و لە کۆتاییشدا کە دەڵێن لەسەر داهاتی ناوخۆی و داهاتی ناوخۆ بە تێگەیشتنی ئەوان و بە حسابی ئەوان کەمی کردو لەبەر دەست نییە و نییە و درەنگ دەگا و کۆ ناکرێتەوە هەرێکی لە بیانوانێک کە هەیەە کە بەداخۆیانی کۆتا موچە ئێمە گەیشتە زیاد لە 52 ڕۆژ کەەوە غەمباریەک و دڵتەنجێکی بۆ سەرجە مامۆستایان و چینە موچەخۆران دروست کرد لە هەم لە ناو زانکۆ هەم لە ئەو وەزارەتانەی تریشکە دەکەونە کۆتایی قایمەکەوە ئەوە بوو بە وەک دەڵێ هەوێنێک بۆ ئەوی چالاکیەکانمان ئێمە دووبارە دەست پێ بکەینەوە و باسی سەرجەم ئەو داواکاریە کۆنانەش بکەینەوە کە پێشتر هەمان بۆ چووکە بەڕاستی زانکۆکان و بەشێک لە زانکۆکان و بەتایبەتیش ئەو زانکۆیانی کە زانکۆی نوێنە پێیان دەکتێت زانکۆ تازەکان بە هاوشێوەی زانکۆی ڕاپەڕین و زانکۆی هەڵەبجە و زانکۆی چەرمە و ئەو چەند زانکۆی دیاریکراوە کەمترین ماف و وەک دەڵێ مستەفیدیان هەبووە لە حکوومەت بە مقارنە بە زانکۆ گەورەکان بەڵام ئەو چەند زانکۆیی کە دەکەونە زۆنی سەوزەوە بەگشتی لەو
بابەتەی دواتردایان لەو چەند ڕۆژەی دواتردا مەسەلەی پێنەدانی موچە یەک بوو لە هۆکارەکان کە ئێمە یەک بخەو بتوانین بە یەکەوە هەڵوێستەکانمان ڕابگەێنین دەنا بەفعلی داواکاریەکانمان زۆر زیاتر لە بابەتی موچە بابەتی گەڕانەوەی شکۆ بۆ زانکۆکان بابەتی ڕێزگرتن لە قەڵەم بەدەست و ئەکادیمیەکانی زانکۆ توێژەرەکانی زانکۆ مامۆستایانی زانکۆ ئەوانەی کە بەدایان ساڵ خوێندویانە بۆ خزمەتی نەتەوەکەیان دەبینین بۆ موچەیەک و بۆ مافێکی سەرەتایی خۆیان ناچار بەڕژانە سەر شەقام دەکرێن و ناچار بەوە دەکرێت کە هەندێک ئیش بکەن کە بەڕاستی بۆ خۆشیان پێیان خۆش نیێوا دەکەن بەڵام لە ناچاریدا بەداخەوە دەبین کە دەسەڵاتێک هەیە زۆر جار هەتاوەکو تۆ تۆندێک نەنوێنی هەتاوەکو زبرێکت لێ بەدی نەکرێت ئەو وەڵام من داداتەوە یان خەوەکەی ئەوەندە قۆڵە بە هەڵوێستەشی تون نەبێ ئەو بە خەبەر نایە لەبەرەوە داواکاریەکانمان ڕاستە ئێستا موچە تەوزیع کرای مانجیسێ بەڵام مامۆستایان بەگشتی متمانیان نەماوە پێیان وایە و تەسەوڕ دەکەن کە موچەی مانگی چوار و مانگەکانی ترش بەو دەردە بچێ هەموو مانگێک ناکرێ مامۆستایان گرت ببنەوە بۆ موچەیەکە جارە بێنە سەر شەقام بۆیە جگە لە داواکاریەکانی ترمان داواکاریێکمان لە ئەم گربوونەوەی کۆتایی برتێلەوەی کە تاوەکو دڵنیایی وەرنەگرین یان تاوەکو موچەی مانگی چوارش وەرنەگیرێ مامۆستایان ئامادەین دەرگای زانکۆکان بکەنەوە دەست بە پرۆسی خوێندن بکەنەوە. مامۆستاوەک دەزانین خوێندن زۆر کەمی ماوە ئەو نیم بزانم ئیمتیحانەکانی کۆتایی ماوە هۆکاری ئەوەی کە ئێوە ئێستا ئەم گربوونەوە دەکەن ئەوەیە کە وڵامتان بزرێتەوە بۆی خوێندنتان تاوا نەکردووە ئەمە دەکرێت یەکدەنگی بەدەست بهێنێەوە بتوان بە مافەکانی خۆتان بگەن. بەڵە خۆی ئەگەرێمە سەیری وڵاتانی پێشکەوت وڵاتانی با بڵێن دیموکراسی بکەین گربوونەوەی چینێکی بەسیتی کۆمەڵگا چ جاوی بگاتە چینێکی ئاسبەرجی کۆمەڵگا کە زانکۆکان گربوونەوەیکی سادە ڕێکخەن حکوومەت ڕاستەخۆ دێتە سەرخەت و لە خەمیاندایە و چۆن بێڕێزیان پێکراوە مافەکانیان خوراوە بە زووترین کات وەڵامیان دەداتەوە بەڵام بەداخەوە ئێمە ناچار بە هەڵوێستی لەوە تۆن تریش کراین لە هەڵوێستێکی سەرەتاییەوە دەستمان پێکرد کە برتێ لە گربوونەوە خۆپیشاندان بەڵام لە دوجاردا ناچار بۆ کراین کە پەچی پرۆسی خوێندن بخین لە زانکۆکاندا ڕاستە ئەوەی کە جەنابەت فەرموو دێستا زانکۆکان بەرەبەری کۆتاییانە و سەرقاڵی خۆئامادەکردن بۆ تاقیکردنەوەکانی کۆتایی بەڵام بەڕاستی ئێمە لەو کۆتاییدا تەنها ئەو کارتی فشارەمان بەدەستەوە ما بۆ زانکۆیان ناچار بن کە پرۆژەی تاقیکردنەوەکان پەک بخەین کە بەداخۆ ینی لەوانەیە بەشێک لە قوتابی خۆشەویستەکانیشمان زەردمەند بن لە هەڵوێستەکی ئاوا بەڵام پێم وایە ئەوانیش تەقبولی ئەو مووقیف و حاڵەتی ئێمە دەکەنەوانش ئەو بارودۆخەنا لەبارەی ئێمە لە بەرچاو دەگرن و لە پشمان دەبن و ئەوەی کە بینیومانە الحەمدوللا زۆرێکیان هاو هەڵوێستن و خۆشحاڵم بۆی کە مامۆستایانی زانکۆ وەکو چینێکی زیندوی کۆمەڵگا بە شێوازێک لە شێوازەکان هاتوونەوە سەر شەقام و داوای مافی خۆیان و نەکرد مافی خۆیان بەڕاستیەوەیە کە ئێمە جەختی لێ دەکەینەوە لەسەر دەمە زانکۆیانێک کە خۆپیشاندان تێدا بڕێوە دەچێت ئەوەیە کە تاکیل لە مافی چینەکانی تریش بکەینەوە بەتایبەت لە ئێستادا کە دەبینین چینی ژینگە پارێزانێکن لە مەخدوورترین چینەکان بەشێکن لە پێکهاتەی کۆمەڵگا و دابینکردنی ئاسایشی سروش و تەندروستێکی باش بۆ کۆمەڵگا یەکێک تەنان لە دروشمەکانی ئەوڕمان بریتێلەوەی کە سروشتی زیینگە و سروشتی خوێندن دوانەیەشی دەستەملان و بە یەکتری ناتوانن هەڵکەن کە ئێمە ڕۆژانی پێشوش لە چالەکەەکانی ئەوان بەشداریمان کرد هاو هەڵوێستیان بۆین چوین بەدەمیانەوە پشتیوانیمان بۆ دەربڕین بەنیازین لە داهاتوشدا هەر چینێک نەکرد چینی زانکۆ هەر چینێک لە هەر فئەیەکی کۆمەڵگا گرفتێکی هەبێ زوڵمێک بەرامبەری بکرێن عادالەتێک بەرامبەری بکرێت ئێمە هاو هەڵوێزبین لەگەڵیاندا و تاکیل لە پشتیوانی داواکانی ئەو بەڕێزانە بکەینەوە بۆیە کە مای خۆشحاڵیانی لەو خۆپیشانانە کۆتاییمانداوەیە کە مامۆستایان بە جۆرێک لە جۆرەکان هاتوونەوە سەرخەت کە بەڕاستی ئەو بێدەنجیان ئەو حرمەتەی کە نواندویانە بەرامبەر بە دەسەڵات هەستیان کردووە کە دەسەڵات شایانی نەبووە ئەو دان بەخۆ داگرتنێکی ئێمە هەمان زانکۆ یان ئەفۆن دەسەڵات وەکو پێویست ڕێزی لێ نەگرتووە و نەیتوانیوە هەزمی ئەو پەنگ خواردوویەی تووڕێی مامۆستایان و فەرمانبەرانی زانکۆ بکاتەوە لەبەرەوە ئێستا داواکاریەکانمان تەنها بە موچە کۆتایی ناتو تەنها لە موچەشدا کورد هەڵ نایە بەڵکو هەموو داواکارانی کە شایستەی مامۆستای زانکۆ فەرمانبەری زانکۆی و هەموو ئەو مافانەی کە مافێکی سەرەتایی هەر فەرمانبەرێکە بەگشتی ناتوانین لەمەودا لێ بێدەنگ بین و بەڕاستی خاتری دەسەڵات چیکە لەوە زیاتر بگرین.
ماوەستا توانە کۆمەڵێک بابەت هەیە بەڕاستی پێم خۆشە ینی بزانم بەتیابەت لە زانکۆی ڕاپەڕینیش باز لەوە دەکرێت بەرزکردنەوەی پلەی فەرمانبەران ڕاگیراوە وەروەها بەدەر لە بابەتی فەرمانبەران مامۆستایانی زانکۆ جاران بۆ بڵاوکردنەوەی لێکۆڵینەوە زانستیەکانیان پارەیان وەردەکرد ئێستاکە دەبێت لە کەرتی خوێندنی باڵا مامۆستایان خۆیان پارە بدەن بۆی لێکۆڵینەوەیەکی زانستی بڵاوکەنەوە لە گۆڤارێکی ئەکادمی یان ڕێژەی گۆڤارەکان کەم کراوەتەوە بەتایبەت ئەوانەی کە خوێندکارن دەبێت ڕێماوەیەکی زۆر بستن بووی تاوەکو کاتیان بۆ دەستەبەر بێت و بتوانن بڵاوکەنەوە لەلایەکی ترەوە کۆمەڵێک گرفت دروستەکرێت بۆ مامۆستایانی زانکۆ لە پێدانی نازناوی زانستی و هەروەها نەگێڕانەوەی کۆمەڵێک ئیمتیازاتی وانەوتنەوە و وەروەها کۆمەڵێک گرفتی تری مامۆستایان لە ڕووی زانستیەوە بە شێوازێکی گشتی توانین بڵین ئێستاکە کەرتی خوێندنی باڵا بە تایبەت لە ڕووی زانستیەوە بەدەر لە بابەتی موچە و ئیداریەکانەوە لە ڕووی زانستیەوە مامۆستایانی زانکۆ فەرامۆش خراون سەپۆرت ناکرێن بۆی بتوانن لێکۆڵینەوەی زانستی یاخود دوێزگەیەک هەوارێک هەبێ بتوانن بە باشی لێکۆڵینەوە زانستیەکان بڵاو بکەنەوە یاخود کۆنفرانسەکان کەم بوونەتەوە یان هەر بابڵی نەماون. بەڵێ ئەوە گرفتێکی سەرەکی زانکۆکانە بەڕاستی حکوومەت تەنها لە ڕووی سیاسی و ئابووری و کۆمەڵایەتی و ئاینی لە پاش نییە بەڵکو یەکە لەو تەوەرانی کە حکوومەت زۆر لی دواکەوتۆ بریتێ لە بابەتی زانستی زانکۆکان بەداخەوە کە بەرزترین ناوەندی زانستینە بەڵام دەبینین کە دەرچوانمان وەک پێویست نینە تەنانەت مامۆستایانی بە ڕێزیشمان بەهۆی دروستکردنەوە بارودۆخەنا لەبارەیەکە هەیە وەکو پێویست ناتوانن ئەرچشتەشانی خۆیان ڕاپەڕێن و بابەتێک یان توێژینەوەیەک یان پلانێکی زانستی و هاتۆکمە پێشکەش بە کۆمەلگا و بە دەروی کۆمەلگاش بکەن کە شایانی ئەوە بێکە پێ بزاندرێ و ببیندرێ و دەنگدانەوە سەدای باشی هەبێ ئێمە ڕاستە نەقسمانەیە لە هەندێک بواردا بەڵام هەندێک بار ئەوە دەکەوێتەوە سەر حکوومەت کە دابینی کە ینی قوتابیەک دەرماڵەیەکی بەسیتی دەدەیە کە حکوومەت داهاتی زۆر لەوە زیاترە بە دەرماڵە دان بە قوتابی داهاتی کەم بکە بەڵام ئەوە بۆ قوتابی جێ زۆر دەگرێت و دەرماڵەیە ماگانە تۆ 6,000 100,000 هەرچەندێکی بدەیە چکە بەڕاستی قوتابی زۆر هەژار و نەدارمانەیە قوتابی هەیە چەند جار لە ناو هۆڵەکانی خوێندن لە ناو مامۆستایاندا پارەی بۆ گوکراوەتەوە کە کرێی ئەو پاس و تەکسەی بۆ بدرێت کە ڕۆژانە هاتوچۆی پێ دەکات قوتابێک بۆ ڕوحیەتەوە ینی بێ بۆ خوێندن بەڕاستی هەرەوەی لێ چاوەڕێ دەکرێت کە خوێندن لە بەرچاوی قورس بێ ناخۆش بێ ناشرین بێ ئەنجامەکەی نێگەتیڤ و سلبی بێ لە ناو مامۆستایانی ژۆکو بەڕێزدا ئاماژەت پێدا مامۆستایەک توێژینەوەیەک دەکا جارێ چەند مانگ لەوانەیە توێژینەوە هەبێ پێویستی بە ساڵ بێت تاوەکو ئەنجامێک بەدەست دێنی هەندێک توێژینەوەی زانستیمانەیە کە لەوانەیە کولفەکەی زۆر بێ بەڵامەوە نزیک بە 2 ساڵە هیچ توێچوێشی توێژینەوە سەرف ناکرێت جگە لەوە مامۆستایانی وانەبێژ و سەردانمانەیە کە لە مانجینۆی ساڵی ڕابردەوە هیچ شایستەیەکیان بۆ سەرف نەکراوە ئەوانە هەمووی گرفتن ئێمە لە بەیاننامە لێدوانەکانماندا بەردەوام جەختی لێ دەکەینەوە وەکو مامۆستایانی ناڕازی و دەستەی سەرپەرشتیکاری ئەو خۆپیشاندانان لە زانکۆی ڕاپەرین و سەرجەم و زانکۆیانش کە لە ئێستادا خۆپیشاندان تێیاندا بەردەوامە بەڕاستی بە ژیرفانێکی بەتاڵ و بە ڕێزنەگرتنی لایانی زانستی و هەوڵ و جوهدی مامۆستایان و شەو نخۆنیان بۆ تێکۆشان و پێشکەشکردنی توێژینەوەی زانستی و بەرزکردنەوەی ئاستی زانستی قوتابیان و ئاستی ڕۆشنبیری کۆمەلگا بەگشتی ئەوە هەمووی هۆکارە بۆ ئەوەی کە شتێک هەیە کاریگەریەکی گەورە هەیە لەسەر مامۆستایان مامۆستا ناتوانێت لەسەر حسابی خۆی توێژینەوەیەک دوو توێژینەوە دەتوێژینەوە بە هاو بەشی لەگەڵ زانکۆکانی دەرەوە لەگە وڵاتانی پێشکەوتووی وەکو ئەوروپی و ئەمریکی وڵاتانی تری عەرەبی شت پێشکەش بکات کە جوادار و توێژینەوەیش کە لوپەلی دەوێت مەسرفی دەوێت تێچووی دەوێت کاتی دەوێت خۆتەرخانکردنیی باشی دەوێت هەموو ئەوانە واد لێ دەکە کە تۆ بیر دەکەیەوە کە لە کۆمەلگایەکدای دەسەڵاتێک سەرپەرشتی دەکات و دەسەڵاتە ڕێز لەو باندوبوونەت ناگرێت ئامادە نێت توێچوویەکی بەسیت مامۆستای زانکۆ داوای خێر و قازانج ناکات لە توێژینەوەک داوا دەکات مەسرفەکەی بۆ بژێڕنەوە ئەو خۆی کردوتە قوربانی هەوڵ شەو نخوونی زۆری داوە فکرەیەک لە مشکیدا گەڵاڵە بووە ئەو فکرێ بۆ بەرژەوەندی گشتی کۆمەلگا خستوێتی ڕوو لە دوو توێژینەوەیەک ئاشنای کردو بە کۆمەلگا سبەینە کۆمەلگا ئیستیفادەی لێ دەکات دەسەڵات سوودی لێ دەبینێ بەڵام بەداخەوە کە دەبینێ ڕێزی لێ ناگیرێ ناچارە پەنا بە وڵاتانی تربەرە یان پەنا بۆ بەرەکە پێشکەشی نەکە توێژینەوەکەشی هەندێک جار حازر دەکە بەڵام ئامادەنێ تەقدیمی کە چووکە جارێ بەتابەت لە هەندێک گۆڤاری ئازبەرز لە وڵاتانی دەرەوەکە بڵاوی دەکەیەوە بە چەند وەرەقە مەسرف و تێچووی هەیە و گۆڤارەکە داوای پارێکی زۆر دەکەم مامۆستا ئامادەن ینی پارێکی ئاوا لە توێژینەوەیەک سەرف بکە کە سبەینێ تەنها
مافەکەی خۆشی بۆ ناژێردرێتەوە چ جایەوەی کە مستەفید بێت لە ڕووی مادیەوە لە ڕووی بوون بە خاوەنی و بیرۆکۆ و توێژینەوەیە کە لە شوێنان بڵاو دەبێتەوە ئەوانە هەموو گرفتن بەڕاستی کە هەم قوتابی ڕۆژ بە ڕۆژ بەرەو دا بگەڕێتەوە هەم مامۆستایان و سەردانی کەرانی زانکۆکان و مامۆستایانی وانە بێژمان ڕۆژ بە ڕۆژ سار ببنەوە و نەتوانن بە ڕوحێتێکی گەرم و پڕ لە خۆنەویستیەوە ئەرکانی سەرشانیان نەدا بکەن. زۆر سپاس بۆ مامۆستا توانە قادر خەلەکانی کە لە ڕانیەوە لەگەڵمانە بوو هیوادارین بگەن بە مافەڕەواکانتان و هەموو لایەنەکان بێنە دەنگ و بتوانن ئەو داوای کە هەتانە جێبەجێ بکرێت و ئێستاش ناوبڕێکمان هەیە و دواتر لەگەڵتانە بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ڕەشەبامێ ڕەشەبا ئەم پانکەیە چییە بۆ منێهێنا؟ زۆر گەڕێ لەوە بەهێسترمان دەست نەکەوت. نا لەوە بەهێستریش هەیە. لاکێت فیلمی تۆڵی بە سین 5 تێک 2 هەستە بڕەوە بەرەداگیرسێنە. کات ئەوە بەرە کوژێنەرەوە نەفرە بنێر ئەوە کتەرە بێنێتەوە. ئوبەر لە هێزدا تۆڕنادۆیە لە ساردیا بەستەڵێکی باکوور ئەپلیکەشنی بۆ دابەزێنە بە ئاسانی دایگیرسێنە. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم دۆیەک 100% سروشتیە و لە شیری مانگا بەرهەمدەێنرێت و بێمەوە حافیزەیە ئەگەر دەکەوێت دۆیەک بە تام و چێژی سروشتی تاقی بکەیەوە ئەوە دۆی میلکۆم بکە بە هاوڕێی سفرە و خوانەکە. دۆی میلکۆم لە تاقیگەی تایبەت بەکارگە پشکنینی بۆ دەکرێت بۆیە دۆی میلکۆم هەردەم بە کواڵەتی بەرز بەرهەمدەێنرێت. دۆی میلکۆم لەلایەن کۆمپانیای سوودارەوە دابین دەکرێت و دەگەێنرێت بەسەر جەم شار و شارۆچکەکان. دۆی میلکۆم شایستە بەخوانی تۆم. دۆی میلکۆم کۆمپانیای سوودار بریکاری سەرەکی لە کوردستان و عێراق. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر تەندروستی باشتر کارگەی ئاوی سلێمانی. دڵنیا بڤینیە ئەو جبسەی وێنەی نییە هەردامێتی بخۆشە بۆ من بە ئەو بۆ تۆشە ئادەی پێ بڵێن چییە؟ دینیە هەردی نییە چپسی نینی تامێکی لە یاد نەکراوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. بەڵێزان لە بەشی دووهەمی پرۆگرامەکەمانە دەمانوێت باس لە دیاردەی لە ناوبردن یاوە خۆت ئەو تونند و تیژیانەی کە بە کوشتن ناودەبرێ ڕۆژ بە ڕۆژ لە هەرێمی کوردستان زیاد دەبێت لەژێر کۆمەڵێک ناونیشانی جیاواز لە کێشە کۆمەڵایەتیەکان وەروەها گرفتی ئیداری وەروە سیاسی و تەنانەت لە ئازادی ڕادەبڕین بە کۆمەڵێک فۆرمی جیاوازەوە دیاردەی کوشتن لە نێوان هەموو با بڵێن ئاستەکانی کۆمەلگا لە گەورە و بچووکەوە دەبینین کۆمەڵک حاڵەتی سەیسێر و نامۆ ڕۆژ بە ڕۆژ زیاد دەبێت. بۆ قسە و باز لەسەر هۆکارەکانی زیادبوونی دیاردەی لە ناوبردن و کوشتن لە هەرێمی کوردستان وەروەها ئاڕاستەی ئەو ڕێی ئەم کۆمەلگایە کەوتوتە سەری بەرەوکوێ دەڕوا میواندەری مامۆستا یوسف عوسمان دەروون زانمان کردووە لە ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە شاری هەولێر. مامۆستا سڵاوت لێبێ و کاتت باش سپاس بۆم دەرفەتەی بە ئێمەت بەخشی ئەگەر لەوە دەست پێ بکەم بەڕاستی ئەم هەموو دیاردەیە زۆرەی کوشتن یاخود لە ناوبردن کە ئێستا کە زۆر بووە بۆچێنی بەڕێستان سەرەکی ترین هۆکار بۆ زیادبوونی دیاردەی کوشتنەکان و لە ناوبردن چین؟ بەناوی خۆی بەخشندە و مهرەبان بەیانیتان باش زۆر سپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویست.
ئێمە هەمومان دەزانین مەترسیەکە لەوەدایە ئێستا ئەم دیاردەی کوشتن و ئەم دیاردەی یاخود یەکتر لە ناوبردن گەیشتوتە ناو خودی خێزانەکانەوە واتە کێشە لە خودی تاکدایە کاتێک کە تاکێک تووشی داڕمان دەبێت تووشی هەرسێنان دەبێت لە ڕووی ئاکاریەوە یان لە ڕووی ئەخلاقیەوە دەستی ئەچێتە کوڕەکەیەوە دەستی ئەچێتە خێزانەکەیەوە دەستی ئەچێتە باوکەوە بیکوژێت ئەمە کارەساتەکە لەوەدایە مێژووی کوشتن ئەگەر تۆ باسیکەی کوشتن لە هەموو مێژوەکانە هەبووە چەک لە هەموو کاتێکە هەبووە بەڵام ئێستا هەڵگرتنی چەک پێناسەکەی گۆڕاوە هەڵگرتنی چەک بۆ تاوەی کە تۆ نزیکترین کەسەکانی خۆتا دەکوژی ئەمە یەکێ لەوانێ زۆربەی زانایەکان باس لەوە دەکەن ئایا ئەمە هۆکاری ژینگەیە یاخود سروشتی مرۆڤ وایە سروشتی مرۆڤ سروشتێکی دڕندانەیە درندانە بۆیە هەموو دراسەکان لەسەرەوە ڕێککەوتون هەردووچیان کاریگەری خۆیان هەیە ئەم ژینگە قەیران ناویەی کە بەردەوام قەیرانە قەیرانێکی ئابووری قەیرانێکی پێداویستیەکانی ژیانی ڕۆژانە قەیرانی کێشەکان قەیرانی خودی ئەخلاق و عەقیدە و ئیمان و هەموو ئەو شتانی کە هەیە بۆتە بارێکی گرانی دەرونی لەسەر خودی تاکە فشارێکی دەرونی دروست کردووە وای لێ کردووە کە تاکێکی تۆڕە تاکێکی هەڵچوو تاکێکی بێ ئارام دروست بێت تحملی کێشەکان نەکات نەتوانێت ئەو کارامەیانەی هەبێت بتوانێت چۆن کێشەکانی خۆی چارەسەر بکات لە بچووکترین کێشە پەنا لە بۆ هەڕەشە دەبات پەنا لە بۆ چەک دەبات پەنا لە بۆ دەمەقاڵیەکی ناتەندروست دەبات کە چەقۆ بەکاردێنێت بۆ کەس بەکاردێنێت هەموو ئەو شتانەکە هەیە بەکاردێنێت خۆ پێشتریش دەمەقاڵی هەبوو شەڕیش لەسەر میرات هەبوو شەڕ لەسەر زەوی وزار هەبوو ناکۆچی لە نێوان خوشکوبرا هەبوو بەڵام بەم شێوازە نەبوو ئەم شێوازەی ئێستا زۆر جار هەیە هەندێک توێژەران ئەڵێن دیاردەی چەک زۆر بووە بۆ نمونە لە کوردستاندا لە هەر 6 کەس 2 کەس چەکی پێیە واتە ئەگەر تۆ 6 ملیۆن کەس بی 2 ملیۆن کەس چەکی پێیە ئەم 2 ملیۆن کەسە چەکی بۆ ئەو پێ کە کەسی بەرامبەر بکوژێت چونکە 90 هەڕەشەی لەسەر نییە بڵێ من هەڕەشەم لەسرە بەوەی خۆم بپارێزم بازرگانم لە ڕێگایەکی چۆلەوە دێم بۆی بتوانم خۆم بپارێزم نیوەی 95 هەڕەشەی لەسەر نیە بۆ ئەوەی هەڵی گرتووە کە بتوانێت کەسی بەرامبەری پێ بکوژێت جا بۆیە شتێک هەیە لە ڕووی سایکۆلۆجیەوە ئێمە هەمومان تووشی نەخۆشیەکی دەرونی هاتوون کە پێی دەوترێت نەخۆشی سادیزم بە ئازاردانی کەسی بەرامبەرەوە تۆ هەست بە چێژێکی گەورە دەکەی واتە کە تۆ کەسی بەرامبەر ئازار دەدەی ئەو چێژەوە لێ دەکات و جا هەمومان بەدوای ئەو چێژە وین یعنی ئەو لەزەتە وین لەزەتێکی دەرونیە کە کەسێکی بەرامبەر لی دەدەین ئازار دەچێژێشتت دەبێت هەر لە کوردی خۆشمانەوە هەیە دەڵێ ئۆخەی بەدڵی خۆم نەبوو بەدەستی خۆم نەبوو بەدڵی خۆم بوو واتە ئۆخەی بۆ ئازاردانی کەسێکی تر دەخوازی ئەمە بیرکردنەوەیەکی نەرێنیە لە تاکدا هەیە بۆیە هەمومان ئەو ئامادەی شەڕمان تێدا هەیە ئامادەی ئەومان تێدا هەیە کە لە کەسی بەرامبەر نەبورین لەگەڵی نەژین نەتوانین جیاوازەکان قبولکەین تۆ چونکە ناکرێت کارەساتی دەرونی بۆیە من دەڵێم نەخۆشی دەرونیە ناکرێت ئێمە لە ڕووی پەروەردەیەوە لە ڕووی ئاینیەوە بڵێت نابێت تۆ مریشکێک یاخود مەڕێک لە بەرچاوی مناڵەکان تا سەر ببڕی بۆ ئەوەی تووشی مەترسی نەبن تووشی فۆبیای دەرونی نەبن چ جای ئەوەی تۆ دایکی مناڵەکان لە بەرچاوی مناڵەکانەوە بە چەقۆ سەری لێکەیتەوە دایکی مناڵەکانە 13 چەقوی لێ بدەی لە بەرچاوی مناڵەکانەوە دایکی مناڵەکانە بە واری کارەباتەوە بیخنچێنی لە بەرچاوی مناڵەکانەوە ئایا ئەم مناڵە ئایندە چی لێ دێت وا هەست دەکات کوشتن چەقۆلێدان سەربڕین کارێکی زۆر ئاساییە چکە خۆشەویستترین کەس لای مناڵ دایکە پەنای منداڵ هێز و توانای منداڵ دایکە کە بە ئاسانی لە بەرچاویەوە بێت کەواتە وە هەست دەکات کە ئەمە کارێکی ئاساییە بەیانی ئەمیش وە لە خێزانەکەی خۆی و خوشکەکەی خۆی و کەسەکەی خۆی دەکاتە کارەسات لێرەدا ئەمەیە کاتی خۆی ئەگەر شتێکی وا هەبوایە ئەگەر یەکێک بکوژرابە لە دوژمنداری وشتیوە ئایان شاردەوە نان دەهێش کەسەوە بێت لە پەناوە بوو ئێستا لە بەرچاوی مناڵەکانەوە تەسویری ئەکات ڤیددیۆیەکات
لە بەرچاوی کەس و کارەکەیەوە لە بەرچاوی دایکەوە مناڵەکە ئەکوژێ ئەمە کارەساتەکە لێرە ئەوەیە خۆ لەم ماوەیە ئەمە ژن کوشتن نییە ئەمە مناڵ کوشتن نییە ئەمە مرۆڤ کوشتنە ئەمە مرۆڤ کوشتنە ئینسانێک ئەگەر ئیمانێکی پتەوی هەبێت ئەگەر ئینسان بیر و بۆچوونێکی مرۆڤانەی هەبێت ناچێت ئەو کارانە بکات. ئێمە من تەنها سەری ئەوە دەکەم و ئەو هەموو کێشانە زۆر لەسەر شتێکی زۆر بەسیتە شتێکی زۆر ئاسانە. وەڵام من ئاسابم هەیە وەڵام من تۆڕە بووم خێزانەکەم بە قسەی نەکردم وەڵا کوڕەکەم بە قسەی نەکردم وەڵا لە بینی دوو مناڵ شەڕ بوو ئەوان چوونە چەکیان لێکترداوە لەسەر کۆترێک یان لەسەر فولایتێک یان لەسەر شتیوە ئەگەر بۆ تۆ ئەو تاریخانە باسکەی شەرمەزاریە بۆ ئێمە باسی هۆکارەکەی بکەین کە چەندان کەسێک دەکوژرێت ئەخر ئەزانی کوشتنی مرۆڤێک ینی چی؟ یعنی کە تۆ مرۆڤێک دەکوژی ینی تۆ هەموو دنیات وێران کرد مرۆڤ کوشتن ئێستا لەوە نەماوە بڵێت تۆ ئەمە ژن کوشتنە ئەمە کوڕ کوشتنە ئەمە مرۆڤ کوشتنە بۆتە دیاردەیەکی گەورە ئێمە قەیناکە ئەوە یاسا سزای ئەگەر بەعدالەت بێت بەڵام کاری ئەوانی کە پەروەردەن کاری دایک و باوە کاری خەڵکی تر زۆر قورس بووە چۆن ئەو منداڵانە لەوە ڕابهێنێت پەنا لە بۆ تونند و تیژی نەبن ئەزانی ئێستا شەڕ چۆتە ناو خێزانەوە شەڕ چۆتە ناو دایک و باوک و مناڵەکانەوە پێشتر شەڕ تۆ بەرامبەر دوژبن بوو ئەمە حکوومەتێکە و ئەمە بەعسە و تۆ شەڕ لە بەرامبەر تەکردە بەڵام ئێستا شەڕ لە کۆڵان نەما لە شەقامەکان نەما هاتە ناو پێخەف هاتە ناو سەرجێگە هاتە سەر سفرەی ناخواردن ئەمە کارەساتەکەی لەوەدا ئێمە ئەبێ خەم لەوە بخۆین ئەمەی چوو شتێکی ترە بەڵام لە ڕووی سایکۆلۆجیەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی عقلیەوە لە ڕووی ئیمانیەوە ئەبێ خەم لەوە بخۆینەوە چۆن بتوانین مناڵێکی تەندروست پەروەردە بکەین بۆی باوکی خۆی نەکوژێت و برای خۆی نەکوژێت و کەسی خۆی نەکوژێت. مامۆستا ئەگەر بێت و یاسا سەروەر بێ ئەم کەسانە سزا بدرێن یاخود لە سێدارە بدرێنەوە و کە ئەو خەڵک بزانێت کە ئەمە تاوانێکی ئەنجام داوە دەبێت سزای خۆی وەربگرێ ئەو کاتە لە کۆمەلگاژە ڕەنگە ئەم تاوانانە ئەنجام نەدرێتەوە. ئایا تا چنێک بەڕاستی یاسا سەروەرە لە کوردستان ئایا تا چنێک کار لەسەر ئەوە کراوە کە بکوژەکان سزای خۆیان وەربگرن نەک بە ئازادی بسوڕێن و دوای ئەو ماوەیەک بگیرێن و بربدرێنەوە یاخود تەنها لە زیندانەکانە وەک دەڵێن نانیان پێ بدەن و قڵەویان بکەن. پرسیارێکی زۆر جوان و بەجێ دەستە خۆش بێت ئێمە یاسا هەتا لە ڕووی ئاینەوە ئەلعین و بالعین و سن و بالسن ئەمانە یعنی بە شێوازێکی زۆر پرانسیبی زانستی گوتراوە کاتێک کە کەسێک دەکوژێ قەساس دەکرێت و بە هەمان شێوە ئەمە لە ڕێگای یاسا بەڵام یاسا لە شوێنێکا جێبەجێ دەکرێت کە هێزی عەشایری هێزی دیوەکان کەم دەسەڵاتی نەبێت تاکەکانی ئێمە لەگەڵ یاسادا لە ژووری دیوەخان و لە ژووری حزب و لە ژووری عەشایرەکانەوە توێنراوەتەوە خراوەتەوە ژێرپێ یعنی ئەو یاسای ئەوانەوە بەهێزترا ئەزانین چۆنە زۆر جار هەیە مناڵێک تەمەنی 16 ساڵ بوو لە ڕاگەاندن خۆی لە بە ساڵات کوێکدا بوو لەیان پرسی بۆچی خۆ لێدا وتی باوکم بە دوو دەفتەر حەلی دەکا ئەوە تەرجی ئەوە دەبێت ینی ئەگەر کەسێک دەوڵەمەند بوو بۆی هەیە چەندان کەس بشێلێ و لە ناوی باوبی کوژێت چووکە باوکی بە دوو دەفتەر و بە دەفتەرێکە زۆر ئاساییە حەلی دەکات ئەبێ یاسایەک هەبێت یاسایەک هەبێت بۆ هەمومان وەکو خۆی بێت ئەم یاسایە ئەگەر هاتو تۆ قەساست کردەوەتەوە عین و بالعینەوە کرا جارێکتر ئەم کەسە ناتوانێت تاوانێکی قێزەوەن بکات بۆ نمونە زۆر جارێ ئێمە لەگەڵ ئەو کەسانەکە لە چاکسازین و تاوانێکیان ئەنجام داوە لەگەڵ یان قساکەین ئەڵێ من زۆر 5 ساڵ لێرەم و دوای دەچمە دەرەوە هەمان کاری خۆمەکەمەوە من 20 ساڵ لێرەمە و دوایچم هەمان کاری خۆمەکەمەوە ئەو دەزانێت ئەم 10 ساڵ 15 ساڵ وەکو خۆشاردنەوەیەک وایە کە حکوومەتێک هەیە دەیپارێزێ بزانە چۆن مەسەلەکان گەڕاوە ئەڵێگە لە دەرێ بم دوژبندارەکان دەم کوژن بەڵام ئێستا هاتوومەتە ئێرە برنج و فاسۆلەکە ئەخۆم سەیری تەلەڤزیۆنەکەم
قسەی خۆشەکەم حکومت دەمپارێزێت تا 15 ساڵی دی بۆ خۆمەچمە خارج وەچمە دەرەوە. ئەم تێگەیشتنە نائەقلانیە تاریکستانیە لە ئەوە پێشێلکردنی یاسا و کوشتنی یاسای مرۆڤایەتە ئەم بۆچوونە زۆر خەتەرە لەسەر تاکە ئەم بیرکردنەوەی هەبێت بڵێ من بۆیە هاتوومەتە سەرجن دایک و باوکم حەزیان کردووە خۆیان منیان تەسلیم کردووە بۆی پارێزراو بم دوای 5 ساڵی تر دوای 10 ساڵی تر دوای هەر چەند ساڵی تر بێت دەرەچمو بۆ خۆم ئەچمە خارجوو بە کەمالی ئیسراحیل لی دەژیم تۆ ئەگەر کەسێک دەکوژی هەمان قەساس بکرێتەوە ئەگەر کەسێک دەکوژی هەمان شتێکی ترە بێت ئەمە وای لێ نایەت بەڵام ئێمە هیچ کاتێ لەگەڵ لە سێدارەدان نین ئەمە منتەهیە من وەکو کەسێکی بۆچی لەگەڵ سێدارەدان نەبی لە کاتێکا ئەگەر بە پێی یاسا کەسێک دەرکەوێت کە قەتڵێکی عەمدی کردووە ئەبێ ئیش لەسەر عەقلی ئەو ئینسانە بکەی ئەبێ ئیش لەسەر کاک دکتۆر یعنی بۆچی لەگەڵ لە سێدارەدان نەبین یعنی بە پێی شەرع بە پێی ئاین لە کۆمەلگا ئەگەر کەسێک بە خۆویستانە نا بە سوتفە نایانی سوتفە لە حادیسەیەکی سیارە پابەندی ڕێنمایەکانیش بووە بەڵام بە ئەنقەس بە پلاندا ڕێژاوی دەچێت کەسێک دەکوژێ یعنی ئەمە کۆمەڵێک کەیس حەزەکەم هەر کاک دکتۆر بۆ بەڕێزت یعنی کەیس هەبوو دایک و باوکی خۆی کشت پارچە پارچەیکردن فڕێدان کەیس هەبوو دایک و خوشک و تەنانەت کە دەوگیانیش بوو وەروە زاواکەی کوشت کەیس هەبوو نوێترینیانەوەی بەداخەوە لە جەژن ڕوویدا بنەماڵەیەک هەمووی قەلاچۆکرانیانی کەسێک بەو پەڕی حاڵەتی هوشیاری و ئامادەییوە بە چەک دەچێت بە پلان زیاتر لە چەند کەسێک دەکوژێ ئەگەر بێت و ئەمە لە سێدارە نەدرێیانی ئەمە تەوێ بیت قسەی بۆکەی وەرەوە هیچ نیێوە ئاسایە بێت بێنیتەوە ناو کۆمەلگا لە بەتابەت لە ناو کۆمەلگایەکی با بڵێن عەشایریان تێکەڵی وەکو کۆمەلگای کوردی نەبوونی سێدارە چ گرفتێکی دروست کردووە یاخود ئەگەر ببێت چ گرفتێک دروستەکە یاخود بە پێچەوانەوە بوونی سێدارە چ گرفتێک چارەسەر دەکات. بەڵێ ئەگەر گوێبیستی قسەکان بوو بی من وتم لە عین و بالعین و سن و بسن و قەساس هەمان قەساس بکرێتەوە واتە من لەگەڵ ئەوە دامە کەسێک کەسێک بکوژە بێ بکوژرێتەوە کەسێک ئەگەر دایک خێزانێک قەتل و عام بکە ئەوە مافی ژیانی نییە و ئەبێ بکوژرێتەوە لە سێدارە بدرێت بەڵام سێدارش شتێکە پێ بڵێم سێدارە لە هەڕەمەچیەوە نییە ئەمە بە یاسا کراوە واتە کۆمەڵێک پسپۆری یاسایی کۆمەڵایەتی ئەمەیان تەشریع کردووە دەنگیان لەسەداوە کە یاسای لە سێرەدان کارێکی پێویستە و کارێکی زەرورە هەبێت و لە قانونی عقوباتی عراقی ژمارەی بۆ دانراوە ئەوانە هەمووی تەندروستە یعنی پێشەوەی من قسە بکەم و منیش بە هەمان شێوە دەڵێم قەساس بە هەمان قەساسەکەەوە بکرێت و عین و بالعینەکە جێبەجێ بکرێت بەڵام ئەمە ئاخیر شتە کە هەبێت ئێمە یەک شت هەیە ئەمەوێت لە مەبەستەکەی یەکتر تێبگەین من لەگەڵی دام بەو شێوازە بەڵام یەک شت بکەین کاتێ ئێمە پۆلیسە بینین بە مناڵەکان پۆلیسە بینن نابێت کە لە بچە و دزیان بەبیر بێتەوە بڵێن پۆلیس بۆ ئەوەیە ئیلا ئەبێت تاوانبار بگرێ پۆلیس بۆ ئەوەیە بۆ ئەوەی کە تۆ یاسات خۆش بوێ بۆی هەست بە دڵنەوایی بکەیت قانونی لە سێدارە دانیش قانونێکی ڕەدعی بێ بۆی خەڵک لی پاشگەز بێتەوە بڵێ مادەم یاسای لە سێدارەدان هەیە من ئەو کارە ئەنجام نادەم چونکە دەکوژرێم لە سێدارە دەدرێم ئەمە یعنی وەکو شتێکی پەروەردەی لێبێ من لەسەرەوە قسە دەکەم کەوە تعدیل بێ کاتێک کە تۆ کەسێک زانی دەکوژرێتەوە ناچێ قەتلێک بکات ئەمە یەک دوو ئێمە نابێ ئللا بزانین ئیش و کاری پۆلیس ئەوەی ئللا گرتنی تاوانبارە واتە تاوانبار هەیە بۆیە پۆلیس هەیە پۆلیس بۆ ڕێخستنی ژیانە قانونی لە سێدارە دانیش بۆ ڕادعێکە بۆ ڕێخستنەوەی یعنی تاوانە بۆی نەگاتە تاوانی کوشتن کاتێک کە تۆ زانیت شتێک هەیە بۆ نمونە تەلەبێک لە ئیمتیحان قۆپیە دەکا ئەگەر بزانێ ئەم ساڵ فەسڵ دەکرێ لە هەموو دەرسەکانەوە هەرگیز پەنا لە بۆ قۆپیەکردن نابات بەڵام ئەگەر هەر بزانێ تەنها 5 دەرەجەی لێ دەشتێ یان تەنها لەو دەرسە ڕاست دەبێ و دەوری دوم ئیمتیحان دەداتەوە زۆر بە ئاسانی وەری دەگرێت دەڵێ ئەگەر دەرچوم دەرنەچوم تەنها ئەسمە دەوری دووەم
سێدارەدانیش بە هەمان شێوە بێ قانونێکی ڕادع بێت یعنی قانونێکی وجودی هەبێت هەڵپەرشێدراو بێت ئەمە ناکرێت لەسەر کۆمنتێک کابراک لە سێدارە بدرێ و کابراکیش دەکەس لە خەزانێک بکوژێ ئەمیش هەمان لە سێدارە بدرێت ئەمن مەبەستم ئەوەیە چۆن جێبەجێی دەکەی نابێت بە شێوازێکی هەرەمەچی جێبەجێ بکرێت مانەوەی ئەو تاوانبارانەی کە دایکی خۆی پارچە دەکات باوکی خۆی پارچە دەکات مانەوەی ئەو کەسانە خەتەرناکێکی گەورەیە ڤایرۆسێکی نەخۆشی دەرونی و نەخۆشی کۆمەڵایەتی زۆر گەورەیە ئەزانی من یەکشتە پێ بڵم زۆر جارەیە مناڵ ئێستا مادەی هۆشبەر زۆر بڵاو بۆتەوە و مناڵانیش پیشانیدا هەر خۆیان پیشانیاندا لە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە کە مناڵی 12 ساڵان و ئێساوە خەریکی بەکارهێنانی مادەی هۆشبەرین ئێمە ئێستا لە هەموو نەخشەی جیهان هێلی سوورین لە مادەی هۆشبەرەوە یەکشتە پێ بڵێم یعنی کاتێکە بڵێ کاتێک کە کەسێک مادەی هۆشبەر بەکاردێنێ ئەگەر یاسایەک نەبێت ئەو بازرگانە سزا بدە تۆ دەچی مناڵێک سزا دەدەی ئەخر ئەم مناڵە زەحیەیە ئەم مناڵە قوربانیە بۆیە تۆ دەبێ ئەو کەسێک کە کارەکەی کردووە ئەو کەسێک کە بازرگانی پێدەکات تۆ دەبێت ئەوە سزا بدەیت بۆیە تاوانەکانیش زۆر بووە تاوان کە گەیشتە ناو ماڵ ناو خێزان واتە هیچ یاسایەک نییە تۆ ئەم شتانە چارەسەر بکات بۆیە ئێمە سێ-چار شت هەیە ئەبێ بیری لێ بکەینەوە کاتێک کە شتێک گەیشتە ناو خێزان واتە ئیش ئەبێ لەسەر تاک بکرێ ئەبێ سەروەری وش کۆمەندی بۆ تاک بگەڕێنرێتەوە ئێستا هەموو ماڵەکان لە خۆیانە ترسێن باوکی وا هەیە ئەڵێ من ناوێرم خۆم لە مناڵەکەی خۆم تووڕەکەم نەوەک دەست بۆ چەک بەرێ یاخود بچێ کەتنێک بکایان بە ئۆتۆمبیل لە کەسێکی تر بدایان خوشکی خۆی بکوژێ ئەزانی ئێستا زۆربەی کەسیش هەیە بەر لەوەی بمرێ میراتیەکە دابش دەکاڵێنەوەک بەیانی لەسەر میراتی بکەونە ناو یەکتر و یەکتر بکوژن کەواتە هەمومان تووشی ترسێکی گەورە هاتوین لەو کەسە نزیکانەی کە لە بەردەممانە هەر ئەویشە زەفەرت پێدەبا کە دەتکوژێت بۆیە من لەگەڵ ئەوەدا بەڵێ ئەو کارە هەبێت بەڵام چۆن بەکاردێت چۆن بەکارنێت چکە ئەوە من نیم ئەوە یاسایەوە کۆمەڵی پارێزەری گەورە دادوەری گەورە کە ئەمە خستویانتە ناو قانون و لە کۆلیجەکان دەخوێندرێت کە یاسای سزادان چۆن بەکاردێ و بۆچێ بەکاردێ و لە زۆربەی دەوڵەتەکانی تریش هەیە بەڵام ئەبێ بێتە ڕادعێک ئەبێ بێتە ترسێک دکتۆر باست لە هۆکارەکان کرد ڕەنگە زۆر لە هۆکارەکانمان بیست بێ بەڵام یەکێک لەو شتانی کە زۆر جارباز ناکرێت هۆکاری دووبارە ئەنجامدانی تاوانە ینی هەر بە نمونەی بەرچاومان هەبێ ئەو ڕووداوانەی ڕوودەدەن ئەو کەسانن کە پێشتر تاوانی کوشتنیان ئەنجام داوە و دووباری ئەکەنەوە هۆکاری ئەمە چییە ینی بۆچی من تاوانێکم کرد سزا ژوەر بگرم بەڵام دووبارە هەلم بۆ بڕەخسێ ئەم تاوانە ئەنجام دەدەمەوە ئەگەر یەکەم جار تووڕە ببم بەڵام دووەم جار هەر بەویستی خۆم ئەم کارە ئەەکەمەوە ئەگەر بە کورتی باسێک لەو لایەنەش بکەین لای ئێمە یاسایەکە یاسای پاداش و سزا هاوکێشەی پاداش و سزا ئەڵێ ئەگەر سزا بچووکتر بوو لە تاوانەکە ئەم کەسە تەژیع دەبێت و تاوانی دووبارە و سێبارە و چواربارە دەکاتەوە واتە تۆ کەسێک ئەکوژێ بە ناحەق تۆ دەچی ساڵێک دو ساڵ سزای دەکەی یان تەنها ڕاگیراوە بێت تەوقیفە بێت ئەمە دووبارە و سێبارە دەیکاتەوە بەڵام ئەگەر هاتوو سزادانەکەش گەورەتر بوو لە تاوانەکە کابرا لەسەر دزیەک وەکو ئەوڕۆ ئەگەر بیرتان بێتەوە کابرا لەسەر دزینی قوتوە شیرێک 10 ساڵ حکوم درا کابرا لێشی خۆش بوو ئەوەی مارکێتەکە لێ خۆش بوو 10 ساڵ حکم درا ئەمەش نادات پەروەریە بەڵام ئەگەر تاوان و سزا بەرامبەر یەکتر بوو بەرامبەر یەکتر بوو ئەمە دووبارە و سێبارەی ناکاتەوە کوشتن بە کوشتن بێت کەسێک تاوانی سەر بڕیم کە لە سێدارە بدرێتەوە ئەمە جارێکتر ئەم تاوانە ئەنجام ناداتەوە بۆیە لە عیبرەت لە جێبەجێکردنەکەیە عیبرەت لە هاوکێشەکەیە نابێ سزادان بچووکتر بێ لە تاوانەکە و سزادان زۆر گەورەتر بێ لە تاوانەکە ئەبێ سزادان بەرامبەر تاوانەکە بێت بۆیە ئەوە کێشێکی گەورەیە لە جێبەجێکردنەکەی هەیە ئەمە لە یاسایەکانەوە هەیە لە یاسای هەرێمیش هەیە بەڵام جێبەجێکردنەکەیەوە بە شێوازێکی نادات پەروەرانەیە بۆ ئەوەی کە بەرپرس بێت
هیچ گرتنی بۆ نییە و کەسیش ناتوانێت دەستی بۆ بە ئەوەی کە لەسەر کۆترێک یان لەسەر قوتوەشیرێک یان لەسەر شتێکی تر بێت ئەخرێتە زیندان خانەوە لەوێشەوە تووشی کۆمەڵی گرفت و کۆمەڵی کارەساتی گەورەتر دەبێت کەواتە ئەگەر دادپەروەری لە یاسا نەبوو کۆمەڵێکی غاباتی دروستە بێت کۆمەلگایەک دروستە بێت وەکو لە دارستانە و بەهێزەکە دەخوا بەهێز دەدرێژی دەکاتە سەر بێهێزەکەەوە و ئیستقلالی دەکا و خوێنی دەمژێ وەکو لیمە و وشتی دەکاتەوە ئەمە ئێستا وا لە قۆناغین وا دەگەینەوە ئەو قۆناغەیە بۆیە ئەگەر باسی یاسا بکەی و لە کۆلیجەکانەوە تەنها بۆ تاقیکردنەوەیە تەنها بۆ دەرچوونە یاسایەکان هەموو دادوەرەکان هەموو یاسایەکان دەزانن چۆنە قانونی عقوباتی عراقی هەمووی دەزانن چۆنە بەڵام کە جێبەجێ نەکرێت و وەکو بەڕێستان فەرمووتان یعنی کەسێک ئەگەر قەتل و عامی دایک و خوشتی خۆی بکات و سزاکەی بەو شێوە خەفیفە بێ جارێکتریش دەیکاتەوە دوو جارێکتریش دەیکاتەوە هەتا لە ماڵەوە تۆ مناڵێک ئەگەر کەتنێکی کرد کەتن بەمانێ ئەوە نەکە شتێکی شکان دووشتیوە یاخود جنێوێکی دا یان شتێکی کرد و ئەگەر پاداش و سزانە بێت چکەوە یاساکە یعنی تۆ غەفور و ڕەحیم و شەدید و العیقابیش هەیە بەرامبەری یەکترن پاداش هەیە و سزاش هەیە تۆ ئەگەر مناڵەکە سزا ئەو سزای پەروەردەیی نەدەی لێ پێچینەوە نەبێت لەو مناڵی کە جنێوەدا یان جگەرەیەکی کێشاوە ئەوە تەشجیع دەبێت دووبارە و سێبارە و شتی گەورەتر و گەورەتریش دەکات بەڵام ئەگەر لە یەکەمین خاڵەوە لە یەکەمین هەڵەوە تۆ بربەستێکت بۆ دانا سزات بۆ دانا سزایەکە پێدا چوونەوە بوو یاخود سزایەکی پەروەردەیانە بوو یان سزایەکی یاساییانە بوو جارێکتر نایکاتەوە جارێکتر مراجای خۆی دەکات دەزانێت ئەوەی کردوێتی هەڵەیە بۆیە من کارێک ئەنجام دەدەم ئەگەر کەس قسەی لەگەڵ نەکردم ئەگەر کەس لێپێچینەوەی لەگەڵ نەکردم وا هەست دەکەم ئەمە کارێکی ڕاستم کردووە کارێکی باشم کردووە بۆیە تەشجیع دەبم دووبارە و سێبارە گەندەڵی و دزی و یاخۆ شتێکی تر لەو بابەتە بکەم و چونکە کەس نییە لێپێچینەوەم لەگەڵدا بکاتەوە بۆیە پاداش و سزا ئەگەر جێبەجێ نەکرێت لە وڵاتێکەوە کەسێک کە هیلاک و ماندووە دڵسۆزە پشتگوێ خراوە دوور دەخرێتەوە کەسێکیش کە بە لەیلە وەضوحاها بێتە ملیاردێر هەموو کەس وێنەی سێلوی لەگەڵ دەگرێ یاخود هەموو کەس دەست لە سینگە بێ بۆت ئەمە ڕەواییدانە بە تاوان ڕەواییدانە بە کاری هەڵا بۆیە ئەو پاداش و سزا وجودی نییە کەواتە مرۆڤەکە نەک دوو جار دەجاری تریش تاوانەکە ئەنجامەدا و چووکە لی دەربازە بێت بەڵام ئەگەرزانی لی دەرباز نابێت ناچێت ئینسانێکە چێتە ڕێگایەک ئەگەر ڕێگایەکە تاریک بێ بەس بزانانی لی دەربازە بێت بەو ڕێگایدا دەچێت بەڵام ئەگەر چوە ڕێگایەکی تر و بزانی هەمووی مینە ئەو لە ناوەچێت ناتوانێت دەرباز بێت ئیتر ناچێتە ئەو ڕێگای کەمینی لێیە بۆیە هەر شتێکی ئەگەر سزایی نەبوو ئەگەر هاتوو سزاکە بەرامبەر تاوانەکە نەبوو باوەڕکە چەندان جاری تر و تەنانەت گروپ دروستەکات و خەڵکی تریش هەندەدا کە تاوام کە دەڵێ من دوو زەلامم کوشت و ێساشەوە لەگەڵ ئێوە دانیشتوم من فلان کەسم بەگرتندا و فلان کەسم دارکاری کرد و کەسی شێک قسەی پێ نەگوتم ئەچێ خەڵکەکانی تریش تەرجیعەکە مناڵەکانی تی خۆشی تەرجیعەکە کە هەمان شت تاوام کە پێڵێ کوڕم ئەگە چویتە دەرەوە ئەبێ چەکت پێ بێ بۆی غیرەتت هەبێ بۆی دیفاع لە خۆت بکەیت خەڵکی وا تێگەیاندراوە پەروەردە وا تێگەیاندراوە دەڵێ من دەسمە دەروەگە چەکم پێ نەبێ وازانم بەڕووتی چوومەتە دەرەوازم چم پێ نییە بۆیە کەچەکی پێ هەست بە جۆرێک لە ئازاتی دەکەم جۆرە ئازاتی شوایە یعنی کە پەلاماری کەسێکی تر بدا لەبەرەوەی چەکی پێە هێزێکی سلبی زیاتری دەبێت هەل لە خۆیەوە هەڵدەچێ و تووڕە دەبێت لە کەسی بەرامبەر چونکە دەڵێ ئەو کەسەی بەرامبەرم دەرەقەت نایە و شتێکی تریش هەیە دەڵێ زۆر من شتێک دەکەم کەتنێک دەکەم بە پارە محامیەکی بەرز فێڵێکی قانونی بە شتێکی تر لێ دەرباز دەبم سولحی عشاری دەکەم و پێک دێم و هیچ ڕۆژێکیش لە سزن نابم ئەمە یەکێکە لەو شتانە کە یاسایەکی وجودی نەبوو چوە دیوەخان و چوە ژوورە تاریکەکانی حزب و گروپ و کۆمەڵ و ئەوانە ئەبێتە ئەبێتە باندی مافیا بۆ ئەوەی باندی مافیا شانی یاسای دارستانە بەهێز بەهێزەکە دەخوات ئەمە یەکێکە لەوانە کە
باری دەرونی هەموو تاکەکان تێک چووە خەڵک تووشی جۆرێک لە ترس و دڵە ڕاوچێ بووە خەڵک لە خۆی تەئمین نییە ئەمە وا دەکە کە کەسێکی ناتەن دروست بکەین کە هەمومان تووشی جۆرێک لە بێزاری هاتوین جۆرێک لە نەخۆشی جەستەیی دڵ و خوێن شەکرە و فشاری خوێن هاتوین لە دەرەنجامەیە کە دەترسین و ڕۆلێکی تر هەیە کە سوۆشیال میدیا زۆر جارەیە ئەوەنە هەواڵی ناخۆش و هەواڵی ناخۆشە ئەوە دەبێت بۆیە هەمومان بووینە بەشێک لەو هەواڵە کاتێک کە تۆ هەر باسی کوشتن بێ هەر باسی گرتن بێ هەر باسی تەقینەوە بێت ئەو خەڵکە وازانێ ئەم دنیا هەمووی وایە ئەو مناڵە ئەو کەسە بە ساڵات چوە تووشی جۆرێک لە فشارێکی دەرونی سلبی دەبێ هێزێکی دەرونی سلبی کۆ دەکاتەوە پێی وایە ئەمە کارێکی باشە و کارێکی چاکە تۆ وەرە لە هەموو 128 کەناڵت هەبێت کە خەڵکەی بینێت وەرە شتێکم پیشان دەکە خەڵک هێور کاتەوە خەڵکەوە بکاتەوە هەتا دراما کوردیەکانیش پیشانەدا هەمووی شەڕی دراوسەیە شەڕی دراوسەیە شەڕی دوکاندارە شەڕی ترا هەمووی بەدەنجی بەرز قسە دەکا هەمووی دەقیژێنێ هەمووی هاوار دەکا یعنی تۆ شتێکی ڕۆمانسی شتێکی خۆشەویستی شتێکی خێزانی شتێکی چاکە پیشان نادەی پیشان نادەی من باس لەو دۆبلاچ کراوانە ناکەم چکە ملەتەکەڵەوە من نیم ئەو ملەتێکی ترە بەڵام کاتێک کە تۆ درامەیەکی خۆمان بە ڕەمەزان پیشانە دەی هەمووی شەڕە دراوسەیە و فێڵکردنە و قیژاندنە و هاوارکردنە و بەدەنجی بەرز هەتا فۆنتی دەنگەکانیان تونند و تیژە و بۆنی ئەوەی لێ دێتەوە مناڵە چی فێر بێ لە ژینگەیەک پەروەەر دەکراوە ئەم ژینگە بارگاویە بە تونند و تیژی ژینگەیەکە بارگاویە بە قسەی ناشین و ناڕێک و دیعایی نابەجێ ئیتر لەوە پەروەەردە دەبێ و گەشە دەبێ بەیانی وادزانێ بە یەکێک بڵێ مەرحەبا یەکسەر گولیەکی لێ بدە. زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز کاک دکتۆر یوسف عوسمان دەرو ناز ڕاستەخۆ لە ستۆدیۆکانمان لە هەولێر لەگەڵ مام و سپاس بۆ ڕوونکردنەوە زانیاریەکانت بەڵێ بەدڵنیایەوە هیوادارین ئەمە ئەرکی لایانی پەیوەندیدارە لایانی دەسەڵاتە بتوانێت کۆمەڵەیەک یاسا جوانانی کە هەمانە جێبەجێ بکات و هەروە کەرتی پەروەردە گرنگی پێ بدات زانایانی ئاینی و مامۆستایانی ژەرکی سەرشانیانە زیاتر برەو بە بابەتی پەروەردەی ئاینی و گەرموڕی مەجلیسەکانی مزگەوتەکان بدەن بۆی بتوانین کۆمەلگا کەمێک هێور و ئاسوودە و ئارامی بخۆیەوە ببینێت. ئەزیزان ڤیدیۆکمان هەیە کە وەک دەبینین لەم ڕۆژانەدا گەنجان زۆر چالاکن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان گەنجێکمان هەیە لە ڕێی ڤیدیۆ وێنەوە دەیەوێت شاری پێنجێن وەکو شارێکی گەشتیاری بناسێنێت با پێکەوە بینەری ئەو ڤیدیۆ. بێتەوە نزیکە مەرگم لوبناان شکێن بووی داخت بەجەرگم تازە بووکێ بووی بەسەر چیاوە ئەهات نەسەیرت لەم لاو لەولاوە ئەم کاتتان باش هاوڕێیانی خۆشەویستی قەزای پێنجۆن من ئاودێر محەممەدم ئەینەوەناتان ئەویش گوڵە زەردەکانی قەزای پێنجۆنە کە پێوترە گوڵی شیلانە ئەم گوڵە جوانێکی زۆری بەخشیوە بە ئەلیا سەفرا ئەم کاتتان باش هاوڕێیانی خۆشەویستی پێی جوێنە جوانەکانی پێنجۆن من ئاودێر محەممەدم من ئاودێر محەممەد ئەمین مەحمود دانیشتوی قەزای پێنجۆن تەمەنم 23 ساڵە دانیشتوی قەزای پێنجۆنم هەر لە ناو قەزای پێنجۆنان لەدایک بوو ماوەی 7 ساڵە من بەردەوام لە کاری فۆتۆگرافەری و ڤیدیۆگرافی بۆ ئەم مەبەستەش من پەیجێکم داناوە بەناوی پێی جوێنە جوانەکانی پێنجۆن ئامانجی سەرەکی من ئەوەیە کە پێنجۆن و شارێکی گەشتیاری بناسێنم بە تەواوی خەڵکی کوردستان و ئەتوانم بڵێم عێراقیش بۆ ئەم مەبەستەش پەیجێکم داناوە کەسانێکی زۆر دیمەنە جوانەکانی پێنجۆن لە ڕێگەی ئەو پێیجەوە ئەبین. وارتان باش هاوڕێیانی خۆشەویستی پێی جوێنە جوانەکانی پێنجۆن و ژیان بە شێوازێکی ئەزمونە بینم ژیان تاقیکردنەوەی لە هیچ کارێکی ژیان پەشیمان نیم ئەوەی کە کردومە هەڵە بووە ئەزمونێکی گەورەی لێوە فێرم ئەوەشی کە باش بووە هەوڵێم لەسەر باشەکان بەردەوام و هەروە ئامانجێکی زۆر گەورەم هەیە لە داهاتوە کە بتوانم خزمەتێک بەم شارە بکەم کە بە مێژوان هاتوۆتە ئەم شارەوە. ئەم کاتتان باش هاوڕێیانی خۆشەویستی قەزای پێنجۆن و هەموو ئەو کەسانی کە بینەری ئەم ڤیدیۆیان من ئاودێر محەممەدم لە گۆشەیەکی نوێی قەزای پێنجۆن گەڕامەوەلاتان ئەمیش
هەر لە سەرەتاوە بە مۆبایلێکی سادە خەریک بوو ماوەی ساڵێکە ئەتوان بڵم ئامێرێکی پێشکەوتوترم پێە لە لای من ئەوە ناگەێنە کە تۆ کامێرەیەک و پێ بێ یاخود ئامێرێکی زۆر پێشکەوتو پێ بێ ئەنجا بتوانانی خزمەت بکەیت بەڕای من ئەگەر تۆ دڵسۆزی تێبێت و هەروەها خولیایەک تەبێت ئەتوانیشتی زۆر جوان تۆمار بکەیت لە کاتێکا کە پێنجوێن ئەم ساڵ 140 سانتیم بەفرباری من لە ناو 140 سانتیمە ئەڕۆشتم بۆ قەڵادێ ئەچوم بۆ بلچیان ئەچوم بۆ چوارباغ شوێنە جوانەکانی پێنجوێن مەکرد ئەمە لە کاتێکا کەسانێکی زۆر هەبوو کە ئامێری زۆر پێشکەوتوشیان پێ بۆ بەڵام لە ماڵەوە خەوتون یعنی ناتوانیوە ساعت حوتوەشتی بەیانی هەستن لە خەو کەواتەوە لای من ئامێری پێشکەوتو گرنگێکی ئۆتۆ نیە لە بواری ڕاگەاندن و نیشاندانی جوانیەکانی کوردستان. ساڵتان لە بیاجان لە بەشی سێمی پرۆگرامەکەمانە پێوەست بە بارودۆخانەی کە لە هەرێمی کوردستان هەن بەتایبەت ئازادی ڕادەربڕین بۆ قسە و گفتوگۆکردن لەسەر بەو بارودۆخی ئازادی ڕادەربڕین یاخود ئەو ڕێکارە مەدەنی و شارستانیانەی کە چالاکەوانان یان مامۆستایان یان فەرمانبەران لێرە و لەوێ بۆ بەدەستهێنانی داخوازەکانیان دێگرنە بەر بەڵام پێچەوانەوە ڕەتفعل یاخود پەرچەکردداری لایەنە پەیوەندیدارەکان و دەسەڵات بەرامبەر چالەکەوانان مامۆستایان و فەرمانبەران چۆنچۆنیان بەشێکیان ئازارەدەن تا حەدی کوشتن و ڕفاندن و ئەزیەدانیان. بۆ زیاتر شرۆڤەیەم بابەتە دەچمە لای زۆر بەڕێز مامۆستا محەممەد ڕەسوول لە ئەندامی ئەنجومەنی ناڕازی مامۆستایان و فەرمانبەران لە زانکۆی سلێمانی ڕاستەخۆ لە نێو گردبوونەوە ناڕزایەتەکانی زانکۆی سلێمانی لەگەڵ مامۆستا سڵاوت لێبێەوەم کاتت باش کە لەوە دەست پێ بکەم ئاستی یاخۆت بارەدۆخی ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستان بەڕێزت چۆن هەڵدەسەنگێنی و ئێوە بە شێوازێکی مەدەنی کاتێک کە داوای داخوازیەکانتانەکان چۆن مامەڵەتان لەگەڵ دەکرێت و بە دیاریکراویش بەشێک لە مامۆستایان یاخود یەکێک لەو مامۆستایانەی کە لەگەڵتان بوو هاوکارتان بوو کە دەستگیر دەکرێت بە شێوازێکی دوور لە یاسایی. سەرەتا سپاس بۆ کەناڵی پەیام بۆ ئەم دەرفەتە ڕێزمان هەیە بۆ ستافی بەڕێوەبردن و بەخێراتنی هەموو ئەو کەناڵە بەڕێزاناکەن کە دەنگە ناڕازەکانە گوازنەوە ئێمە بێ بگەڕێنەوە بۆ ئەوەی کە بۆچی ئەم گرفتە دروست بۆ لە هەرێمی کوردستانە کاتێ مرۆڤێک هەڵچوونی دەرونی ئەبێ لە هەر بوارێکا بێ لە ڕووی سایکۆلۆژی زانستیەوە ئەم کەسە سێ بنەمای تێک چووە یەکەم بنەمای خواردنی بنەمای خەوتنی بنەمای ژینگەی ژیانی کاتێ ئەم سێ گرفتە دروستە بێ ئەبێت ئەوەی سەرچاوی هەڵچوونە دەرونیەکانی هەڵچوونە دەرونیەکانیش لە چیەوە سەرچاواگرێ لەوەی کە ئەم سێ بنەمایی تێک چووە ئایا چێ ئەم سێ بنەمایی بۆ تێکیاوە ئێمە خۆمان ئەزانین حکوومەتی هەرێمی کوردستان لەسەر ئەو ئەساسایی کە هەڵبژاردنێک دروست بووە بەپێی ئەو یاسانیە دەوڵەتیانەی کە هەیە لە تەواوی جیهانە ئەم حکوومەتە دروست بووە لەسەر ئەرک و ماف ئەرکەکان بە هاونیشتیمانیان جێبەجێەکە مافەکانیش ئەبێ دابینی بکە بەڵام کاتێک کە تۆ مافەکان دابین ناکەی لە ڕووی ئەوەی کە ئەم کەسە خزمەتی کردو لە هەر پۆستێکی ئیداری حکومی فەرمیابێ پێویستەکە ئەم کەسە لێکدانەوەی خۆی بۆ بکە ئایا هۆکارەکەی بۆ چییە ئێستا ئێمە ناکرێ بۆ نمونە موچەیەک بدرێ و کەسێکی بەرپرس بێتە سەر خەت موچەکە دابینکە ئەبێ پێویستەکە ئێمە جا بکرینەوە لەوەی کە ئایا حکوومەت ئەم وڵاتە بەڕێوەبە یان حیزب بۆ ئەوەی ئێمە کەوتونەتە بەرداشی بینی حیزب و حکوومەتەوە دوایەوە لە هەمان کاتە لوتکەی مرۆڤ بوون لە هەڵوێستەکانێتی نەک لە بێدەنگی چونکە ئێمە هەمومان نەزانین لە تەواوی جیهانە کاتێک حکوومەتێکی خۆسەپێنی تۆتالیتاری کە دروستە بێ لە بێدەنگی میلەتەکەیە نەک لە بێ هەڵوێستی بێباجی حکوومەتەکە لەم کاتەیە کە ئێمە ئێستا ناڕەزایەتەکان بەردەوامی پێدەین هۆکارەکەی ئەوەیە کە کەس جۆمان لێ ناگرێ یعنی ئەیکە تۆ کەس جۆ لێ نەگرێ تۆی ڕۆشنبیر تۆی قەڵەم بەدەست تۆی ڕووناکبیر تۆی پەیامنێر تۆی ڕۆژنامە نووس تۆی دکتۆر تۆی مامۆستا تۆی پەرستار تۆی پرۆفیسۆر قسە نەکەی ئەیچێ قسە بکە ئەی پێویستەکە لە ناو کۆمەلگایە کۆمەڵە نوخبە هەبن بۆ قسەکردن لەسەر دۆخەکان چونکە پەرلەمان ئەبێ دابنیشێ لەسەر ئەم گرفتانەی کە هەیە گرفت چییە لە کاتێکا لە کۆمەلگاکە کە خۆپشاندان ئەکرێ پێویستی بە چییە بەوەیە کە جهێتێکی ئەمنی جهێتێکی قانونی جهێتێکی بەرپرس بێتە سەرخەت ئێمە کەس جۆمان لێ ناگرێ مەجبورە بی تۆ جادە بگری کەس جۆ ناگرێ مەجبورە بێتە بەردەم پارێزگار کەس جۆ ناگرێ مەجبورە بی دەرگا داخی ئەی هەڵوێستەکە وایە ئەمە هەڵوێستی مەدەنیە یعنی خۆ ئێمە حیزبێکی ئۆپۆزیسیۆن نین و چەک بەدەستبین ئینقلابکەین بەسەر حکوومەتە ئێمە کۆمەڵێک کەسی هەمووی زانستی یاسایی و ئیداری و کارژێڕێ بەپێی پۆستی شادە و بەپێی پۆستی خزمەتی پۆستی هەیە لە ناو زانکۆی سلێمانی و سێکتەرەکانی یاسا و کارژێڕی و ئیداری
ئێکە کاتێککە جۆ لێ نەگیری ئەی تۆ مەجبوری هەڵوێستی مەدەنیە نوێنی هەڵوێستی مەدەنی بریتێ لە جادەگرتن لە قسەکردن لە نووسین لە کۆکردنەوەیکی کۆنگریکی ڕۆژنامەوانیە ئەبێ بچیتە بەردەم جیهەتی قانونی یەکەی ئیداری سلێمانیمان هەڵبژاردوێ مەچیتە بەردەم پارێزگار ئەی ئەبێ کەسێک هەبێ کە جۆمان لێ بگرێت کاتێککە تو جۆ لە خەڵکەکە ناگری حساب بۆ خەڵکەکە و ناکەی ئەدی خەڵکیش سایکۆلۆژیان کاردانەوەی ئەبێ کاردانەوەکەمان خۆی بینێتەوە لە جادەگرتن و دەرگاداخستن و بایکۆتی هۆڵی خوێندن بێ یان یەکەی ئیداری و کارژێڕی زانستی بێ ئەدی ئێمەش ئینسانین و مافمان هەیە چۆن ئەوان بەخۆیان ڕنابینن ئێمە قسە لەسەر پیرۆزەکانی ئەوان بکەین ئەبێ ئەوانش لە خۆیان ڕاببینن کە ئێمەش کە قسەمان کرد لە هەڵچوون و لە کاردانەوەی ئەو بێڕێزیە کە بەرامبەر بە چینی موچە خۆرەگرێ لە هەرێمی کوردستانە کاتێک کە تۆ ئەرک و ماف جێبەجێ ناکەی مافەکان دابین ناکەی تۆ سێریکە سێری سێکتەری خوێندن کە سێنتەری خوێندنی باڵاکە سێکتەری وەزارەتی تەندروستی کە بڕۆ سێری ڕێگەوبانەکان کە سێری خزمەتگوزاری شارەکان کە یعنی کە تۆ بەتەنیا نابێ ئێمە خۆمان بچووکەینەوە لە تەواو لەو سیستەما بۆ موچە چونکە تەواوی جیهان کۆکن لەسەر ئەوەی کە تۆ بتەوێت نوخپەیەک دروست بێ بۆ گۆڕینی سیستەمی حکومڕانی لەبەرەوەی سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستان دامەڕاوە لە ئەخلاق و یاسا و ئیداری و کارژێڕی سیستەمی حکومڕانی فەشەلی هێناوە ئەمەی کە ئێستا ئەگوزەرێ لە هەرێمی کوردستان شکستێنانی سیستەمی حکومڕانیە کێشە لەوانیەکی ئەم موچەی دابین کردووە کێشە لەوە کێشەکەی دروست کردووە ئەی کاتێککە ئەم کێشەیە دروستە بێ ئەی خەڵکیش خۆسێرە ناکە خەڵکیش داوای مافی خۆیەکە بۆ لەبەروی خزمەت ئەکا من خۆم وەکو شخصی خۆم بەلایانی کەمەوە ئێستا بۆ نزیکی 20 ساڵەچە من خزمەتی یەکەی ئیداری و یاسا و کارژێڕی و زانستی زانکۆی سلێمانیەکەم ئەی ئەبێ بەرهەمەکەی بخۆم ئەی خۆ ناکرێ من لە ڕابردووە باپیرمان بەدەست باپیرانەوە گیر بخوا و باوکمان بەدەست باوکیانەوە خۆمان بەدەست خۆیانەوە خۆ ئەبێ ئەم سیستەمی حکومڕانی کە فەشەلێناوە لە هەرێمی کوردستانە بڵێن گۆڕانکاری تیا بکرێ ئاساییە ململانی سیاسیە بێ لەبێنی حیزبەکانە بۆ منە کۆمەڵ لەگەڵ یەکگرتو لەگەڵ پارتی لەگەڵ یەکێتی ئاساییە ململانی حیزبیانە بێمانە حیزبن مؤسسەن دامەزراون خەباتیان کردو شۆڕشیان کردو بە هەر وەسیلەیەک بێ بەڵام ناکرێتەوە سفرە و قوت و ژیان و کەرامەت و ڕێز و ئەدەب و شەرەف و کەرامەت و حەسیەت و خزمەتی و دۆستایەتی و خۆشەویستی و ڕێز و ئەدەب و وەفا تێکەڵی ئەم بابەتە بکەیت ئاساییە ئەمان باخوایان ڕێنەکەون ململانی سیاسەکانیان بەردەوام بێ بەڵام کێشەی پلەبەرزکردنەوە دەرهێنانی دەستی حیزب لە ناو ناوەندەکانی خوێندن لە ناو ناوەندەکانی یەکەی ئیداری و یاسایی دەربێنن ئاساییە ئەوان باخوایان ڕێنەکەون بەڵام کێشەکە ئەوەیە ئێمە چونەتە ناو بەرداشتی ململانی سیاسی حیزبەکانەوە خۆشمان نەزانین مەبەستم حیزبی دەسەڵاتە حیزبەکانی تریش وەکو ئۆپۆزیسیۆن بەحساب لەگەڵ ئەبێ خۆیان ساکەنەوە ئایا ئەبێ لەبەری میلەت بن یان ئەوە تا ئەبێ لەبەری دەسەڵات بن مامۆستا یان ئێوە بە شێوازێکی ئاشتیانە یاخود بە شێوازێکی مۆدرن مامۆستایەکە ینی قەڵەمی بەدەستا توانێت بێت تەنها لە بەردەمی زانکۆ بوەستێت ینی لەوە زیاتر کە هەڵوێستێکی مەدەنیانە و شارستانیانی نواندووە یانێ و شتێکی نەکردووە کەەوەندە خراپ بێ پەرچکردداری هێزە ئەمنیەکان لایەنە پەیوەندیارەکانیان با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان بەرامبەر داواکاری ڕەوای مامۆستایان و فەرمانبەرانی چ زانکۆ بە یاخود کەرتەکانی پەروەردە و لایەنەکانی تر بێ دەبینین با بڵێن کۆمەڵێک ڕەفتار دەکرێت لە جێگە و وەروە لە ئاستی مامۆستایانیە لە ڕابردوو بینیمان شەق لە مامۆستادرا ڕیشی مامۆستایانی سووتێنرا خوێندکار شەقی تێهەڵدرا مامۆستای زانکۆ ڕفێنرا ینی ئەمانە پێمان ئەڵێن چی ئازادی ڕادەربڕین یان ڕادەربڕین و داواکاری لە هەرێمی کوردستان چەند نیشانەی پرسیاری لەسەرە نەک نیشانێکی پرسیاری لەسەرە بەدەها نیشانەی پرسیاریشی لەسەرە چونکە لەبەرەوەی ئێرە کوردستانە ئێرە سوید نییە لەسەر قسەی مناڵێ پەرلەمانتارێک فەسڵ بکرێ ئێرە کوردستانە ئەوەی کە هەیە لە نەبوونی سەروەری یاسایە لە نەبوونی سەروەری دادگاکانە لە نەبوونی سەروەری لوتکەی مرۆڤایەتی و بوونی ڕێزی کەرامەتی شعوری ئینسانیەتە ئەوەی کە هەیە ئێمە بیرمان نەچێ هەموو کۆمەلگای نێودەوڵەتی و هەموو ئەوروپا و ئەمریکا کۆکن لەسەر ئەوەی کە ئەبێ هەموو هێزە ئەمنیەکان یەک بخرێن لە زێر سوڵتەی وەزارەتێکا بن کە پێڵێن جیەتی ئەمنی وەزارەتی ناوخۆ وەزارەتی پێشمەرگە ئێمە دەسەڵات بە سیستەم چینایەتی دروست کردووە ئێمە ئاچین فەرشی سوور بۆ هونەرمەندە ئەوروپیەکان ڕاخین بەڵام شەق لە مامۆستا هەڵێین ئێمە ئاچین ڕێز لە یاریزانێکی دووەلی ئەگرین بەڵام ڕێز لە مامۆستا ناگرین ڕێز لە کەرامەتی ئینسانیەت ناگرین چونکە هەموو سێکتەرەکانی حکوومەتی هەرێمی کوردستان پێویستی بە کەسێکە لەلایەن مامۆستای بنەڕەتی تا ئەزەرەکەتی تا زانکۆی سلێمانی زانکۆی هەولێر زانکۆی بڵین هەولێر و دووەک پەروەردە کرابێ چونکە مامۆستا سەرچاوی زانستە مامۆستا سەرچاوی ئەدەب و کەرامەتی ناو کۆمەلگای مامۆستا پێشەنگە کاتێک کە تۆ
بۆ ئەوەی کە سیستەم و حەزارەتی وڵاتێک شارستانێتێک بڕوخێنی پێویستە بە سێ بنەمایە تەرتیبی کەی بۆ ئەوەی کە لە ناو سیستەمەتی تۆتالیتاریە و سیستەمەسی سەرمایه‌داری ڕادیکالەکەیە جێبەجێکەی ئەویش بەبێ ڕێزیکردنی بەهای قەڵەمە بەبێ ڕێزیکردنی بەهای مرۆڤایەتی و خێزانەکانن ئەوەتە ئێمە خۆمان ئەیبینین کە ڕێژەی تەلاق بەرزە بێتەوە ڕێژەی کوشتن بەرزە بێتەوە ڕێژەی ئەو هەموو گرفتانە بەرزە بێتەوە لە ناو کۆمەلگای کوردیە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی بێپلانی حکوومەتە بێ بەرنامەی حکوومەتە سەروەرنەبوونی یاسا خەڵک ئێستا باوەڕی بە دادگا نەماوە باوەڕی بەوە نەماوە دادگایەکە بێ باوەڕی بەوە نەماوە وەزیرێک هەبێ کەسێکە بێ لەسەری هەڵباتێ مەجبورە بێ خۆی کێشەکانی حەلکە کاتێک کەسێک ڕێز لە ئاسمانەکان ناگرێ و حکوومەتش حسابی بۆ ناکا بۆ ئینسانیەتی حکوومەت نایەتە سەرخەت لەسەر ئەوەی کە پارەی خوراوە کە بێڕێزی کراوە لەلایەن کەسێکەوە بی کۆمپانیایەک پارەی خواردووە بۆ نمونە گرفتێکی قانونی هەیە کەس لەسەر ئەمە ناتە جواب مەجبورە بێ خۆی قسە بکە مەجبورە بێ خۆی دەست بکاتەوە ئەی ئەمە هەمووی هۆکارەکەی نەبوونی پلانی حکوومەتە نەبوونی سەروەری یاسایە کاتێککە ئێمە لە ناو هەموو کووردا ئەو هەموو کەسە جوانە نوخبەیەمان هەیە ڕێزی لێ ناگیرێ بەڵامەچین فەرشی سوور بۆ ئافرەتێک داخین کە ئەسڵ هەر نازانێ وشەی کوردبوون چییە ئەی وایە منیش دڵم لە خۆم دامێنێ چونکە هەموو ئەوروپا هەموو دووەلی جیهان کۆکردن لەسەر ئەوەی ئەو وڵاتانە بەچی ئەناسرێتەوە کە سیستەمی ڕادەربڕین ئازادی ڕادەربڕین ڕادەربڕینی ڕەها ڕادەربرینی خێرا ڕادەربڕینی هەموو لەسەر پرسەکان ئەکەڕێتەوە سەر جێبەجێکردنی یاساتیایە کاتێککە یازا سەروەرنابێ ئەوەیە کە ئەیبینی لە کوردستانە حکومەدرێ من تەسەورەکەم ئیتر لەمەولا هەر تاقمێک و ناوچەیەکی بەدەستەوە بێ بۆ خۆی و ئیتر ئەبێ خەڵکەکەش یان ئەوە تا بچێ بۆ ئەوروپا لە ئیجا بخنچێ یان ئەوە تاوەکو کۆیلە بژی بەڵام کاتێک کە تۆ ئەمە تەسبیتەکەی بەسەر کۆمەلگایە کۆمەلگا خۆی ئەبێ قسە بکە ئەبێ لووتکەی مرۆڤبوون لە هەڵوێستە و لووتکەی مرۆڤبوون ئەوەیە کە تۆ لەسەر پرسەکان قسە بکەی کاکە منیش مرۆڤم و مافەمەیە من مرۆڤم شایانی ڕێزم شایانی سوکاتی پێکردن نیم کاتێک کە تۆ ئەمە ئەبینی کە دەسەڵات گوێ ناگرێ جێتی ئەمنی بەو شێوەیە کە دەست بردەوە پیرۆزیەکانی دوای ئەوە لەناو هەموو ئەم پرسانەیە تۆ ئەگەر مافی مرۆڤبوون و کەسایەتی و حرمەت و ئینسانەتی خۆ نەسەلمێنی ئەی تۆش ئەبیتە کۆیلە چونکە سیستەمی سەرماداری چینایەتی دروست کردووە یانەوە تا هەموو شتێکت هەیە لە سای دەسەڵاتە یانەوە تا هیچ نییە چونکە هەموو شریعەتی ئیسلام تەوەسولە بۆ ئەخلاق جوانی ئەمە بۆچی باسم کرد ئەمە مەسەلەی تەوەسولی بڵین بۆ ئەخلاق جوانی لەبەر ئەوەی دەوڵەت لەسەر سێ بنەمادا ئامەزرێت سوڵتەی تەنفیزی و تەشریعی و بڵین تەنفیزی دوای ئەوە لەگە سوڵتەی قەزایی دوای ئەمە سەرۆکی هەرێم سەرۆکی حکومەت سەرۆکی پەرلەمان بەرپرسن لە ئاسایشی خۆراک و ئەمنیەت و ئاسایشی ئەخلاقی کۆمەلگا کاتێک کە تو ئەمە ناکەی ئەی خەڵکە خۆی ئەبێ قسە بکە ئەی وایە ئەی خۆ شۆڕژ وایە دەنگی ناڕازی وا بەرزە بێتەوە ئەی کە تۆ ئەم دەنگە ناڕازە بۆی کە بکەیتەوە ئەوەیە کە ئەیبینی لە هەرێمی کوردستانە ئەوەتە زەلامەیە لەسەر کۆمنتێک 6 مانگە حکومە زەلامەیە لەسەرەوەی کە مرۆڤەیە مامۆستامان هەیە بەسیترین بەڵگە دەڤەری بادینانمان هەیە ئێمە بەسیترین بەڵگەمان هەیەوەتە لە سلێمانی کە چی گوزەراوە دوێنێ بەڕاستی بۆیە ئەبێ لایەنی پەیوەندیدار لەوە تێبگا کە ئەم سیستەمی حکومڕانی هەرێمی کوردستانە بۆ بەڕێوەبردن ناشێ فەشەلی هێناوە پێویستەکە هەموو جیهاتەکان ئەگەر لە خەمخۆری هەرێمی کوردستانان پێویستەکە یەکەبین نوقتە هەنگاوی بۆڵ بگرن گۆڕینی سیستەمی حکومڕانیە مامۆستا هۆکار چییە کە لە پارێزگاکانی تر بە هەمان شێوی پارێزگای سلێمانی ئەم گربوونەوانە ئەنجام نادرێت ئایا بەهۆی ئازادی ڕادەربڕینەوە هەیە کە ناتوانن لە شوێنەکانی تر بێگومان ئەگەر هاودەنگیەک هەبێ ڕێژەکە زۆرتر بێ بێگومان داواکارەکانی ئێوەش باشتر دەکاتە جێ و دەبێتە هۆکارێک بەوەی کە بە مافەکانتان بگەن ئایا ئەمە هۆکاری جیاوازی ڕادەربڕینە کە ئەمەی دروست کردووە؟ طبعا پرسیارەکە جوانە زۆر کەسەیە پێمانەڵێن بۆ نمونە بڵێن سلێمانی ئاژاوەجێڕن نەخێر سلێمانی ئاژاوەجێڕ نییە سلێمانی نوخبەیە سلێمانی پێشکەوتنە سلێمانی لە کاتی سەدام حسێنە کە خۆمان نەزانی کە چ ڕژێمێکی دیکتاتۆر بۆ قسەی خۆی هەبووە ئێستا قسەی خۆی هەیە دوای ئەوە پەیوەندی بە ئاستی حکومداری وڵاتەکەەوە هەیە چونکە لە وڵاتی ئەمە یاوەکو پێم وتی دادگا سەروەر نییە کاتێککە دادگا سەروەر نییە حیزب حکومەکە وەکو پێم وتی ئەبێ وڵات حکوومەت بی بابڕێەوە نەک سوڵتەی حیزبی کاتێککە سوڵتەی حیزبی ئەی بابڕێەوە ئەبێ کە ئەیبینی بەڵێ لە دەڤەری سنووری ئەولاڵین ئازادی ڕادەربڕین نییە بەڵگەشمان هەیە بۆ ئەوەی کە ئەو چالاکوانانەی بادینان ئەو مامۆستا بەڕێزانە ئەوەیە کە لەوێ گوزەرا بەڕاستی هەیە لەسەر کۆمنت لە دەڤەری ئەولا 6 مانگە سجنە کەس لێ ناپرسێتەوە تەنانەت مواجهی نییە یعنی ئەمە بەڕاستی بڵێ دۆخێکی زۆر نەخوازراو هەیە هەموو جیهان لەسەر هەرێمی کوردستان چاوی لەسەرەتی بە هۆکاری سەروەرنەبوونی یاسا و ئازادی ڕادەربڕین بڵێ
هۆکارەکەشی یەک نەبوونە حەزەکەم شتێکتان پێ بڵێم لێرەوە ئێمە چین بۆ وەرزش چواردە کەسین لەسەر ناوی سەحەکە ڕێ ناکەوین جەنەخوازە ئەم هەموو دەنگە ناڕازی لە هەرێمی کوردستانە حیزبەکان چۆن ڕێکەون بە هەزارها خوێن لە بینیانە ئەم هەموو سەروەتە ئەم هەموو یەکە ئیداریە لە بینیانە بۆیە ئەمە پەیوەندی بە ئاسی سایکۆلۆژی ڕۆشنبیری تاکەوە هەیە پەیوەندی بە ئاسی تێگەیشتنی خەڵکەوە هەیە بۆ پرسەکان تێگەیشتنی بە ئاسی کۆمەلگاکەوە هەیە تا چەندێک ئاسی ڕۆشنبیری بەرزە و تا چەندێک سیستەمە تۆتالیتاریەکە و حکومدارە پۆلیسیەکەس بسەیتەرە بەسەریا چونکە ئێمە ئەزانین ئەبێ لە هەموو لە کۆتای قسەکانمان ئەوەیە ئەبێ ئێمە جیاوازێکیش بکەین ئەو هەموو گرتبوونەوە و ناڕەزایەتیانەی کە لە سلێمانیا هەیە بۆ بە قوربانی خەڵکی هەولێر و دووهۆکیش ناکرێ ینی ئێمە لێرە خۆ پیشاندان کەین و ئەوان هیچ هەڵوێستێکیان نەبێ و بەرهەمەکەی ئەوان بیخۆن ئەبێ ئەوانیش هەڵوێستیان هەبێت لەسەر ئازادی بەڵام بۆچی خۆ پیشاندانەکانی پارێزگای سلێمانی سوودی بۆ پارێزگای سلێمانی نابێ مامۆستا محەممەد دەبینی جادۆبانەکانی پارێزگای سلێمانی یعنی ئەتوانم بڵێ مەگەر هەر گوزەرێکی سادە بە نێو شارا بکەیان سەرێکی ترین شەقام لە ناو شاری سلێمانیا بکە ناتوانانی زۆر بە خێرایی بڕۆی هێندە چاڵ و چۆڵی زۆرە بانقەکانی سلێمانی لە کاتی پێدانی موچیان زۆر کەم ببێتەوە لایانی ئیداری و ڕێکەوتنی هێزەکان چاودێران باز لەوە دەکەن ئاوازی حەیرانەکەی دهۆگین هەولێر لەگەڵ ئاوازی لاوکەکەی گەرمیان و کەرکووک و قەلاچۆلان و نازانم ڕانیە و هەورامان هەمووی تێکەڵ و کەس لەگەڵ یەک ناخوێنێتەوە لەم خەتەیە ئەم بزافە ڕۆشنبیریە بۆچی ناتوانێت لەبەرەوەی ئەوەندە کاریگەری هەیە ئاستی سەقافی لێرە تا ڕادەیەک جم و جۆڵی با بڵێن گڕوتینێکی هەیە وا بکە دەسەڵاتی سیاسی یاخود زۆنی سەوز ناچار بکە بەوەی بەڕاستی دەبێ ئەم شارە ئەوەندەی تر بێناز نەبێ ئەوەندەی تر جادەوبان و ئاو و کارەبا و خزمەتگوزاری و ئەمنیەتەکەی نەشێوێنرێ ئەو دیمەن و ئەو مێژوە جوان و ئەو یادگاریە جوانانە هەن بهێڵدێنەوە. طبعا پرسیارێکی زۆر جەوهری جوانە دەست خۆش بێ بەڵام شتێکی لێرە ئەگەڕێتەوە بۆ ئاستی سەروەرنەبوونی یاسا ئەمجارش بە هۆکاری چی؟ بە هۆکاری ئەوەی وەکو پێم وتی لە پێشترا کە ئەبێ بۆ هەڵوەشاندنەوەی کۆمەلگا و حەزارەتێکتۆ ئەبێ قەڵەم بەدەستەکان و خێزان و کۆمەلگا شپرزیان کە شڵەژاوێکی دەرونیان دروست کردو بۆ تەواوی کۆمەلگای کوردی لەبەرەوەی کە خۆپشاندانەکان لە سلێمانی سەر ناگرێ بە سێ فاکتەر یەکەمیان داواکارەکان بچووکە یعنی لە موچە خۆی بینێتەوە کاکە موچە بابەتێکە حەقی چینی موچە خۆرە ئیتر کارگوزار بێ یا پرۆفیسۆر بێ تێگەی ئەمە یەک دووهەم پەیوەندی بەوە هەیە کە دەستی حیزبی تایە سێهەم قەڵم بە دەستەکانمان تەمان لەگەڵ ڕێزما ئەم جارەش لەگەڵ ڕێزما بوون بە سێ چینەوە چینێکیان بێدەنگیان هەڵبژاردووە چینێکیان کڕاون چینێکیان بێ ئومێد بوون یعنی ئەو چینەی کە کڕاون قسە ئاکا و بەحساب کە لە ئاستی تێگەیشتنی کۆمەلگاکایەتی سەر بەدەسەڵات خۆیەتی بەڕاستی ئێمە هەمومان پێکەوە جوانین نقطەی سەرەکی بۆمانەوەی حیزبەکان شڵەژاوی دەرونی کۆمەلگایان دروست کردووە یعنی منیان مەشغوڵ کردو بە نەبوونی غاز بە نەبوونی نەوت بە نەبوونی کارەبا بە نەبوونی خزمەتگوزاری بۆمانەوەی خۆیانە ئەمە بۆ ئەوەی تۆ نەپرژیتە سەر ئەوەی کە بیر لە گۆڕانی سیستەمی حکومڕانی بکەیتەوە ئەوانێت تۆ مەشغوڵەکەن بۆ نمونە شۆفێر بە بەنزین کە خێزانەکان بە نەبوونی بە کارەبا بە ئاو مەشغوڵتەکە بەوەی کە ئەم کۆمەلگایە پێویستی بە زانست نییە پێویستی بە یەکەی ئیداری نیە پێویستی بە یاسانیە ئەمە هۆکارەکەیە دوای ئەوە ئێمە ئەزانین هەموو حکوومەتی عراقی گیری خواردبوو بەدەست خەڵکی سلێمانیەوە بە مەدینە سەعب ناویە برد بەڵام ئێستا ئەم بێناسکردنی سلێمانی دوو فاکتەری هەیە یان ئەوە تا ئەمە سزادانێکە وەکو کە خۆیان باسەکەن گەمارویەکە خراوەتە سەر خەڵکی سلێمانی یان ئەوە تا لە فاشلی ئیداری سلێمانیە ئەبێ لە دووش تا خۆی ببینێتەوە یان ئەوە تا ئەبێ حکوومەت بێتە سەرخەت و بەڕسمی ئەم شارە چاکاتەوە دووهەم یان ئەوە تا بێ حیزب بەڕسمی بێتە سەرخەت و چاکردەوەی ئەم دۆخە چونکە بیرمان نەچێ ئێمە لە مانگی دەیە هەڵبژاردنێکمانە ئینشاءالله ئەبێ هەموو حیزبەکان ئەوە بزانن چۆن لە ڕوویانە داوای دەنگ لە خەڵک بکەن یعنی ئەمە زۆر زۆر گرنگە چونکە ئاستی ڕۆشنبیری تاکی خەڵکی سلێمانی سروشتەکەی وایە کەمل بۆ زوڵم نادا ئێمە ئەمازانین لە ڕابردووە حیزب بۆ دروست بووە کورسی باشی هێناوە لە سلێمانیا بەڵام ئێستا هیچی نەماوە بۆیە پێویستەکە سیستەمی حکومڕانی بگۆڕدرێ حیزبەکان بە خۆیان نابچنەوە لە سیستەمی بەڕێوەبردننی وڵاتە لە سیستەمی یەکەی ئیداری لە یاسایی لە کارژێڕی ئەگەر بێت و ئەم دۆخە بەردەوام بێ دڵنیا بە یەکەمین کەس کە زەرەرەکەن حیزبەکان خۆیانن یەکەمین کەس کە زەرەرەکان دەسەڵاتداری هەرێمی کوردستانە چونکە چینی موچەخۆر چینی مامۆستا چینی فەرمانبەر چینی ڕۆشنبیرەکە هیچی نییە لە دەستی بە جگە لە ژیانی نەبێ بەڵام ئەوان هەموو سەروەت و سامان و ئەو زەویانەی کە بەنەحەق داگیر کراوە ئەو زەویانەی بەنەحەق درراوە بە
کۆمەڵە کەسی نەشیا و کە هەر پیا و لە ڕووی نایە ناویشیان بێنێ ئەمانە بەڕاستی ئەبێ ئەم دۆخە بەلایە کا بکەوێ یان ئەوە تا جیامان بکەنەوە لە سنووری پارێزگای هەولێر و لا مەرکەزیەت ڕابگەێنن یان ئەوە تا سنووری پارێزگای سلێمان بخەنەوە سەر بەغا یان ئەوە تا بێن ئەم کێشەیە یەکێک بێتە سەر خەت چارەسەری کە بەڕاستی ئەبێ گەورێکە بێ جۆ لەم خەڵکە بگرێ بڵێ کاکە بێتە ناومان جۆمان لێ بگرێ بڵێ کێشەکانتان چییە ناکرێ من ئێستا ناچم لە سەرۆکی سۆدان داوا بکەم بێ کێشەکانم بۆ حەلکە ناچم لە بایدن داوا بکەم کێشەکانم بۆ حەلکە خۆ ناچم بۆ لای موقتەدا سەدر ئەبێ کۆمەلگای کوردی کوردستان خۆی ئەو هەموو سەرکردە سیاسیەمانەیە ئەو بڵێن ئەم حکوومەتیان دروست کردووە فەرم و وەرن چێ دەستی گرتوون کێشەکانمان بۆ چارەسەرکەن کاتێکە کێشەیەک دروستە بێت توی بۆم چارەسەرەکەی ئەی بۆ ناچی ئەوە بگریکە کێشەکەی دروست کردووە آخر خۆی ئەمە کێشەکەیە تۆ ئەچی من ئەگری لەسەرەوەی ڕایەکی خۆمم دەربڕێ سەبارەت بە حکوومەت و ئەمنیەت و داهاتووی وڵات و کۆمەلگا و ژیان و شەرەف و کەرامەت و شعور و ئینسانیەت و بەها مرۆڤایەتەکان لەسەر ئەمە من ئەگری بەڵام ئەوە ناگری کە تەقە لە خەڵکەکە و مامۆستا بەرشەقەیە یعنی ئەمە ئەو جیاوازی عەقڵێ فکرایەیە کە لە بینی ئێمە و کۆمەلگا نێودەوڵەتیەکانە هەیە بەڵێ زۆر سپاس بۆ مامۆستا محەممەد ڕەسوول ئەندامی ئەنجومەنی ناڕازایی مامۆستایان و فەرمانبەران لە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمانە بوو هیواداری بگەن دووبارە بگەن بە مافەڕەوەکانتان و وڵامتان بدرێتەوە چونکە ئێوە بە شێوەیەکی مەدەنیانە داوا دەکەن و هیوادارین بە هەمان شێوە وڵام بدرێنەوە چیتر ئەو دەنگە ناڕازایانە بگەنە جێگی خۆیان نەک بە شێوەیەکی زۆر ناشرین وڵام بدرێنەوە. بەڵێ بێرانی عزیز بە هیوای کاتێکی ئارام بۆتان لەم بارەدۆخە نائارامانەی کە بەداخەوە لە هەرێمی کوردستان هەیە بڕگەکانی ئەمڕۆی پامی ڕۆژمان پێشکەشکردن سەرمانێشانن گردنمان ئازاکەن تا پرۆگرامێکی تر خواتان لەگەڵ خواتان لەگەڵ.